سڵاتان لێبێ و پاشیفتان باش لە هەر شوێنێکن لەگەڵتانین بە پرۆگرامێکی نوێ بە کۆمەڵێک بابەتی نوێ بۆ هیوای ببێتە جێگای سوودی هەموو لایەکتان بەر لەوەی بچینە لای تەور و بابەتەکانمان وەکو هەر جار ئەچینە مەغریب بۆ پێی کە مەغریب کەوتۆتە سەر سنووری ئەوروپا ساڵانە هەزاران کۆچبەری ئەفریقی ڕوودەکەنە ئەو وڵاتە تاوەکو لێەوە دەربازی ئەوروپا ببن بەڵام بەشێکی زۆر لەو پەنابەرانە لە مەغریب دەمێننەوە یان گیر دەخۆن چەند ڕێکخراوێکی خەرخوازی وەکو وەرکێکی مرۆیی و ئایینی لە بانگی ڕەمەزاندا هاوکاریان دەکەن و نانی ئێوارەیان بۆ دابین دەکەن. کۆمەڵەیەکی خێرخوازی لە شاری ڕەباتی مەغریب چەندین ساڵە بە درێژایی مانگی ڕەمەزان لە کاتی بەربانگدا خواردن دەرخواردی هەژاران دەدەن و لە ئێستاشدا درێژە بەو کارە دەدەن وەک هاوکاریەک بۆ پەنابەر و کۆچبەر ئەفریقیانەی کە هەموو هەوڵێکی خۆیان خستۆتە گەڕ بۆ دۆزینەوەی کار و لە ڕێگەیەوە بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن. هەندێک لەو پەنابەرانە چانسی ئەویان بۆ ڕەخساوە کە کاریان دەست بکەوێت بەڵام لە بەرامبەردا بە هەزارەها کەسی دیکە سەرکەوتوو نەبوون لە دۆزینەوەی کارێکی گونجاو. من 8 مانگا ڕووم لە مەغریب کردووە. ڕەوژ لێرە زۆر باشە بۆ ئێمەی ئەفریقی بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا بەو پێی وڵاتێکی موسڵمانە و ئەو مانگە تێدا بەباشی تێپەڕدەبێت بەڵام هەر لە کاتژمێر 11 بەهێنیەوە هەموو دەستنە سەر کارەکانیان و پارە پەیدا دەکەن. کۆمەڵەی جەنات یەکێکە لەو کۆمەڵانەی کە هاوکاریەوە پەنابەر و کۆچبەرانە دەکات شوێنێکی تایبەتیان ئامادە کردووە و هەموو بەربانگێک خواردن بۆ هەژاران ئامادە دەکەن. کۆمەڵەکە زیاتر لە 100 کەس تێر خواردن دەکات. سەرۆکی کۆمەڵەکە ئاماژە بۆ دەدات لە 2009 کۆمەڵەکەیان دامەزراندووە بەو ئامانجە یارمەتی هەژاران بدەن بەڵام لەم دواییەدا پێیوا بووە کە پێویستە هاوکاری پەنابەرانیش بدرێت. پێم وایە ئەو ئەفریقیانەی کە لێرە پەنابەرن ئەوانیش پێویستە دەستی هاوکاریان بۆ درێژ بکرێت بۆیە بڕیارمدا هاوکاریان بکەم و بە پێویستی دەزانم مەغریبیەکان هەموو ئەو کارە ئەنجام بدەن دەبێت یارمەتی هەژاران بدرێت و کاریان بۆ بدۆزرێتەوە. بەسەدان پەنابەر و کۆچبەر لە کیشوەری ئەفریقاوە بەرەو مەغریب کۆچ دەکەن بەو ئاماژەی کە لەوێەوە بگەنە ئەوروپا بەڵام ژمارەی زۆریان بڕیاری مانەوەیان لە مەغریب داوە چونکە پێیان وایە هەلی کاری زیاتریان بۆ دەرخسێت لە وڵاتە. جگە لەوەی کە لە بەرەبەیانەوە تاوکو ئێواران هەمووان لێرە بە ڕۆژوو دەبن ئەو جۆرە کۆمەڵانە موسڵمانەکانی دیکە هان دەدەن بۆ ئەوە یارمەتیەوە کەسانە بدەن کە بە تایبەتی لەم مانگەدا پێویستیان بە هاوکاریکردن دەبێت. دەچینە تەوەری یەکەمی پاشیو و باس لە جەژن و ئاشتی کۆمەڵایەتی دەکەین بەو پێی کە چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ جەژن ئەوەی کە تا ئێستا لە بەرچاوی خەڵک ڕوونە پێدەچێت ڕۆژی هێنی یەکەم ڕۆژی جەژن بێ هەندێکیش دەڵێن شەممە بەڵام تاوەکو ئێستا بە فەرمی ڕانەگەێنراوە چ ڕۆژێکە بەڵام لەگەڵەوەشدا خەڵک ئامادەکاری بۆ جەژن دەکاوەکو بۆنەیەکی ئایینی و کۆمەڵایەتی گرنگ سیر دەکرێت ئێمە هەوڵە دەین بزانین کە جەژن لە ئایینی ئیسلام چۆن باس کراوە ئەرکی موسڵمانان لەم بۆنەیەدا چییە و ئامادەکاریەکان پێویستە چی بێت لە ڕوا ئاینیەکەوە بە میوانداری مامۆستا ڕائد ئۆمەربلی پێشنوێژ و تارخوێن لەگەڵ ئێمە ئامادەیە لە ستۆدیۆ مامۆستام کاتت باش زۆر بەخێر بێت. کاتێکتان باشتر زۆر سپاس سەرکەوتوو بن دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم پاشوی هەموو بینەرانی ئەم کەناڵەش هەر باش بێ و خۆش و شادی بن ئینشەڵڵا. بەڵێ مامۆستا باسی جەژن بکەین لە ئایینی ئیسلامدا چۆن پێناسەکراوە یان چۆن باس کراوە. بەڵێ جەژن یەکەم جار وەکو خەڵاتێکە بۆ ئەو کەسانەی کەوا لە دوای ماندووبوونێک یان لە دوای ئەرک و واجباتێک کە جێبەجێ دەکەن واجبێکی زۆر گەورە یان کارێک یان ئەنجام داوە کە زۆر پیرۆز و گەورەیە لە دوای ئەوە کە دەکاکۆ تا ڕۆژی ئەم واجباتە یان ئەم ئەرکە پیرۆزەکە لە سەرشانیان بووە خوای پەروەردیگار کردوتیە خەڵاتێک و کردوتە جێژنە وەکو دەربڕینی خۆشی لتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم لە دوایەوە کە خوای گەورە دەفەرمێ مانگی ڕەمەزانمان لەسەر پیرۆز واجب کردوونە کە 29 ڕۆژە یاخود 30 ڕۆژە کە مانگێکی تەواوە لە پاشەوەی ئەم عیدەیە بابرین ئەم ژمارەیە تەواو کرا کە بە ڕۆژی بوونە خۆگرتنەوەی لە خواردن و لە خواردنەوە کۆمەڵێک واجباتمان لەسەر شانە ئیتر بە عیبادەتی زۆری تێدا مەسەلەن تەراویح یان کۆمەلە عیبادەتێکی دیکە خەڵکێکی زۆر جوهدێکی زۆر سەرف دەکاتن یعنی هیلاک و ماندووبوونێکی زۆری تێدایە
الأجر بقدر المشقة طبعا لو قال ودايا ككوتا ڕۆژمان تەواو کرد لەو مانگە اینجا خی پەروەردگار دەفەرمێ وەلیتوکەبیروا الله على ما هەداکم اینجا تەکبیرە لێ دەدەن ئەو تەکبیرەی کە ئێمە پێدەگوترێت جێژنا یان تەکبیری جێژنانە لێ دەین یاخود بابرین ڕۆژی جێژنا خوتبەی جێژنە دەکەین و ئیتر خەڵکەکە بە گشتی هەمووی بە گەرم و گوڕێکی زۆرەوە دێتە دەرەوە ئیتر بە ژن بە پیا و بە منداڵ بە پیر بە گەنج بە نەخۆش بە ئەوەی لەشی ساغا هەمومان دەگەین یەکتری و پیرۆزبایی لە یەکتری دەکەین کە مانگێکی جوانمان بەڕێ کردووە ئەوە ئەو هەدیە و خەڵاتەیە کە خی گەورە پێی داوین ئەمە وەکو جێژنی ئایینی ئێمە وەکو ئایینی ئیسلامی پیرۆز دوو جەژنمان هەیە جەژنێک کە جەژنی ڕەمەزانە کە لەم یەک دوو ڕۆژە ئینشەڵا لە پێشمانە خی گەورە تەمەنمان بداتێ دەکەوینە ناو ئەو جەژنە پیرۆزە کە ڕوکنێکی ئیسلامی تێدا جێبەجێ دەکەین کە مانگی ڕەمەزانی پیرۆزە جەژن بەشێکە لە جێبەجێکردنی ئایینی ئیسلام بەڵێ هەموو مسلمانێک بەشداری ئەم بەڵێ ڕوونی دەکەینەوە ئینشاءالله بەڵام ئەوەی تاواکەم جەژنی بابرین ڕەمەزانی پیرۆز لە دوای ئەوەیە کێمە ڕوکنێکمان جێبەجێ کردووە ڕوکنی ئیسلامی پیرۆز جەژنی دووەمیشن دیسان ئەویش ڕوکنێکی دیکەیە کە ڕوکنی بابرین حەجکردنە مالی خی پەروەردگار ئەویش لە دوای کۆمەڵە واجباتێک کە تەواو بوو بە هەمان شێوە هەدیە و خەڵاتێکە اینجا ئەم جەژنە ئەویش لە ڕووی پاداشتەوە لە ڕووی عیبادەتەوە بەڵێ عیبادەتێکی زۆر گەورەیە بەشداریکردن تێدا ناکرێ برین مەسەرەن واجبە لە بەرەوەی خودبە و نوێژی جێژنە سنەتێکی مؤکەدە هەنی واجب نییە کە لەسەر مەسەرەن هەموو خەڵکەکە بەشدار بێ هەیە پێی نەکرایان نەیتوانی ئینشەڵا گونەحبار نابێ بەڵام بە ئینکاری نەبێ ئەگەر کەسێ ئینکاری ئەوە بکە کە ئەم جەژنە نییە خوا نەخواستەیان ئینکاری نوێژەکە و خودبەکە و ئانەی بکاتن ئەو کاتی گونەحبار باشە کەسانێک هەیە لەبەر بابەتێکی کۆمەڵایەتی ئەڵێ من جەژن ناکەم لەبەر ئەو هۆکارەیان لەبەرەوەی ئەو دوعایم قبول نەبوو یان ئەم ئیشەم بۆ نەبوو تا ئەو کاتێ ئەوە بێ جەژن ناکەم ئەمە ڕاستەیان دروستە ئەمە نابێتن هەڵەیە ناکرێتن بەو شێوازە خۆی لەو شتە دوورکاتەوە بەڵام ئەگەر بۆ نمونە خوا نەخواستە هۆکاری دژمنداری هەبێ ئەگەر بەشداری کا لەوانێ لەوێن دەرێ بکەوتە گەل کەسێکی دیکە یان تووشی خوا نەخواستە شەڕێک یان کارەساتێکی گەورە بێ ناکرێت یان خوا نەخواستە بۆ نمونە نەخۆشی هەبێ یان بازە شتێک هەبێ قورسایی لەسەر ژیانی هەبێ نەتوانێ بەشدار بێ وەکو نوێژی جومعە نییە کە تاوانبار بێ دەبێ واجبە و ئیلا بەشدار بێ هەندێک تەساهولاتی تێدا هەیە بەڵام سونەتێکی مؤکەدە ئینسان حەخوایە مەسەلەن موسڵمان کە مانگێکی زۆری بڕیوە بە عیبادەت و بە کۆمەڵێک واجباتی زۆر قورسەوە ئەمە هەدیە و خەڵاتێکی خوای پەروەردگارە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن لە ڕۆژی جێژنە خوای پەروەردگار مەلایکەتێکی زۆر ئیزن دەدا کە بەشدار بن لەم جێژنەیە بۆیە شانی هەر فریشتەیەک هەر مەلایکەتێک بە شانی هەر مسلمانێک بکەوێ فەرمی ئەو شانە ئیتر بە ئاگری جەهەنەم ناسووتێتن بۆیە لەبەرەوەی کۆمەڵە پاداشتێکی زۆری تێدایە مسلمانان نابێ خۆیان لێ بێ بەشکەن و ئیتر سنەتێکی زۆر گەورەشە کەسێک مسلمان بێت بەڵام دڵی بە و جەژنە خۆش نەبێیان بڵێ من حەز ناکەم بەشداری جەژن بکەم و بەلامەوە خۆش نییە ئایا ئاساییە ناکرێت لەبەرەوەی خی گەورە دایناوە ینی لەبەرەوەی خی گەورە کردو تێ جەژنێک بۆ دڵخۆشکردنی مرۆڤە جاری وای لەو ماوە زۆرە کە دلی خۆش نەبووە بەڵام لە جەژنا دلی خۆش دەبێت لەبەرهی کۆمەلە کەسێکی نەدیتووە ئێستا بۆ منە بە تایبەتی لەو ڕەمەزانە خەڵکێکی زۆر حتا لە خزمان مثلەن هەموو نیزامی یان برێن شێوازی نووسنمان و خواردنمان و هاموشۆ و سیلەی ڕەحمان هەمووی تێک چووە ئینسان زەریوە ناتوانانی حتا لە شێوازی دەوامەکان حکوومەت بۆ نمونە چەند سەعاتێکی لە دەوام کەم کردوتەوە بۆیە ئەتوو لە مانگێکی تەواوە کۆمەلە دۆست و برادێک و ئەحبابی خۆت نەبینیوە بەڵام لە ڕۆژی جێژنە دەیبینی تا لە مزگەوتە لە گەڕانی ماڵەکانە مەسەن لە شوێنەکانە شوێنە گشتەکان ناکرێت تۆ بەشداری نەکەی ئەگەر بەشداری نەکە زیاتر بابرین باری دەرونی قورستر دەبێت زیاتر دلی ناڕەحەت و ناخۆش دەبێت بەڵام لەگەل ئەو گەڕان و لەگەل ئەو دەرچوونە و لەگەل جێژنە پیرۆزی لەگەل یەکتریا و بینینی کۆمەلێک لە خزم و دۆست و برادەکانی خۆی بەعکسەوە باری سوک دەبێت باری دەرونی باشتر دەبێت هەندێک کێشە و گرفتی هەبێتن کێشە و گرفتەکانیشی چارەسەر دەبێت ئەوەی ئەرکە لەسەر مسلمان لەم جەژنەیە بەتابەت لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە پێویستە سەردانی کێ بکایان بچێتە ماڵی کێ بڵێ ئەوەی کە مەسەرەن زۆر زەرورە ئینسان بیکە من زۆر جار باسم کردووە لە وتارەکانیش باسم کردووە دوو کەس یان بڵێم سێ کەس چاوەڕێی هاتنی کەس بابرێن من و جەنابتە دایک و باوک چاوەڕێی منداڵ و ئەولادی خۆیتی سەری لێ بدا ئەمە کە واجبێک کە لەسەر ئەولاد سەردانی دایکوایشی خۆی بکاتن دووەمیان کەسی نەخۆش
تەبان کەسی نەخۆش ناتوانێت هەستێ و بڕواتە دەری و جێژنە پیرۆزەی لە خەڵکی بکە نەخۆش چاوەڕێی ئەوەیە خەڵک سەردانی بکە سێمینیان کەسی بابرین پەکەوتویان ئەختیار جاریوان نەخۆش نییە بەڵام ئەو تەمەنە و ئەو تااقەتە و ئەو هێزەی نییەکەوا بگەڕێتن ئەوانش چاوەڕێی ئەوەنە کە خەلکێک بچێ سەردانیان بکە ئەم سێ جۆرە زۆر زۆر زەرورە سەردانیان بکرێت و لەبیر نەکرێن لە جێژنەدا ئەوەی دیکە ئەگەر نەکرا ئایا گوناهە ئەگەر نەیتوانی سزایەک هەیە بۆ ئەو کەسێک ئەگەر نەیتوانی مالا تاقەتە لە نابی بۆ نمونە هەیە لەگەڵ دایک و باوکی خۆی قسە ناکات جەژنیش ناچێت لەگەڵ کەسێکی نزیکی خۆیەتی بکە ئەگەر نەیکە ئەگەر نەیکە تاوانبار دەبێت گوناهبار دەبێت لەلایەن لە ئیسلامدا چۆن هانی ئەم کەسانە درێ بۆی هەر سەردام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ قسە نەکردن لەگەڵ برایەکی موسڵمانی خۆت برا لەگەڵ دایک و باوک هەر شتیوان نابێ یعنی هەرچەند ئەزیەتت بدا هەرچەندی بابرین ناخۆش بێتن لەگەڵ دایک و باوک شتیوان نیە بەڵام لەگەڵ کەسێکی موسڵمان خوشکی برایەتی پێغەمبەر سەڵام دەفەرمێ تا 3 ڕۆژ مەجالێ لە پاش ئەو 3 ڕۆژە حتمما دەبێ بچی سەلام بکەی دەبێ قسە بکەی ئەگەر نەپاشی 3 ڕۆژان فەرمێ عملەکەتان ڕادەوەستێ حەبت دەبێ تێک دەچێ ئەو عمل و کردەوە چاکانە دەکەی بەرز نابێتەوە بۆ ئاسمان تۆ دەبێ بچی جارێک 2 3 بڕۆ سەلامی لێ بکە سەردانی بکە داوای ئاشتبوونەوەی لێ بکە حتا ئەگەر ئەو تاوانبارە یەکێک لە زانایەکان پرسیار دەکەن دەڵێن باشە ئەمن دەچم مەسەلەن ئەو نایە ئەدی باش ئەمن دەچم نابێ ئەو بێ وتی ئەگەر ئەتوو چووی سرت لێدا و ئەو شتەری لێدا ئەوە ناکەسی لێ ڕەحم ئەوە دەکای سەردانی یەکتریتان کردووە بەڵام سیلەی ڕەحم ئەوەیە ئەتوو سەری لێ بدە ئەو نەیە ئەوە سیلەی ڕەحمە یعنی ئەو پەڕی جورئەت کە بابرێن زەخت و یان پاڵەپەسە دەخێ سەر نفسی خۆت ئەوەیە تو سەردانی بکەی ئەوش نەیە ئەوە گرنگە بخۆی کەسێک لێت عاجز بووە گرنگ ئەوەیە ئەو عاجز بووە خەتا لەویە بەڵام مهم ئەوەی ئەتۆ بچی سەلام بکەی دەفەرمێ هەموو جارێک کاتێک عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێتن دەفەرمێ دەگەیشتە ئیمامی عەلی فەرمێ ئیمامی عەلی سەلامی نەدەکرد ئیمامی عومەر دەبا سەلام بکە دیارە ئەویش گلەی دەکات لە لای پێغەمبەر سەڵەم دەفەرمێ من دەچم هەموو جارێ ئەمن دەبێ سەلام بکە ئەو سەلام ناکە کاتێ پێغەمبەر سەڵەم بانگی دەکات دەفەرمێ هۆکارەکەی چییە فەرمێ یا ڕسوول الله صلی الله علیه و سلم ئەتوو گوێم لە جەنابت بووە کە فەرمووتە هەر کەسێ یەکەم جار سەلام لە برایەکەی خۆی بکا برای موسڵمانی فەرمێ خوای پەروەردیگار قەسرێکی بۆ ئەوە دەکە لە بەهەشت فەرمێ هەموو جارێ حەزم لێ بووە ئەو قەسرە لە بۆ عومەری برام بێتن هەموو جارێ حەزم کردو بۆی بێ ئەوەندەم خۆش دەوێ ئەگەر نە ئەوە هی خۆمە حەزم لێ بە خۆم بێتن بەڵام لەبەری زۆرم خۆش دەوێ حەزم لێ ئەو قەسرە ئەو کۆشکەی کە دروست کرایە لە بۆ کەسێک کە سەلام دەکا بۆ ئەمەری برام بێ ئێوە کەسانێک کە بۆ نمونە ئەڵێ باوکم بۆ نمونە هیچ کات نەهاتۆتە ماڵی من یان دایکم یان خوشکەکەم براکەم لەسەرەوەی کە ئەو نەچۆتە ماڵی ئەو ئەویش نایەوێ بچێت ئەمەشیان نابێت ناکرێت لەبەرەوەی تەمەشاکە ئەگەمە زۆر لە بەرنامەکە دوور نەکەوینەوە هەر کەسێ بکوژێت دەبێ بکوژرێتەوە هیچ مەزاری تێدا نیە بە قەس بێ بەڵام خوا نەخواستە دایک و باوک ئەگەر ئەولادی خۆی خوا نەخواستە کوشت دایک و باوک لەسەر ئەولاد ناکوژرێتەوە عقوبەی تر دەدرێ سزا دەدرێ سزای مەسەلەن سجنا یان حکوومەت چۆن سزای دەدرێ بەڵام دایک و باوک لە ڕووی شەرعی و لەسەر ئەولاد ناکوژێ بەر ئەولادی خۆیتی جەرگی خۆی دەسووتێ یانی کە دایک و باوکێک نەچوو بێتە مالی کوڕەکەی یان مالی کچەکەی ئەوە هیچ بەهانایەک نییە حتمما ئەوە دەبێ بچێتەوە مالی یانی بچێتەوە لای دایک و باوکی لەبەرەوەی دایک و باوک ئەجری ئەوەندە زۆرە بەوە چۆن دەرێ بەو بەهانەیە یان بەو حەنجەتە ناتوانێت خۆی لێ بدۆزێتەوە مامۆستا کللتورێکی کە هەیە لە ناو ئێمە و کەسانێک کە دایک و باوکیان نەماوە خوالیان خۆش بێت لە ڕۆژانی جەژن خەڵک ئەچە سەردانیان ئەکا ئایا ئەمە دروستە چونکە هەندێک گەڵێن پێویست ناکە هەندێکی ترڵێن ئەبێ بچێت کامیان دروستە بەڵێ وەکو عرفێک یانی لە کۆمەلگا بە عروف خراپە یعنی سەردانی گۆڕستان پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەم زەمان ئیکرد بچنە سەر گۆڕستان لەبەرەوەی هەندێک کللتوری نەشیا و ناشرین هەبوو کە دەچوونە سەر گۆڕستان کللتوری پێشتر بوو یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم منعی کردن بەڵام لە دوای ئەوە کە فێری کردن چ وەختێک سەردانی گۆڕستان بکەن چۆن بێ و شێوازەکەی و دوعایەکانی و سودوبی سەر گۆڕستان دەفەرمێ ئەلا فەزوروها لە دوای ئەو هۆکارانە و بابرێن ڕێنمونیەکانی پێنیشاندان ئەوجا فەرمووی ئەلا فەزوروها ئێستا بڕۆن زیارەت بکەن بەڵام بەو مەرجانە یەکێک لەوانە کەسێک بۆن منە لە جەژنایە یعنی ڕۆژی ئەوەیە ئینسان دڵ یەکتری خۆش بکە بەڵام ئیتر ئەو هەردەستی هەموو ژن و منداڵی خۆی لە ناو سارە دەکاو دەستە سەر گۆڕستان و ئیتر کۆمەلە گریانێک و ئەو ڕۆژەکە بۆ خۆشی و شادی دانراوە ئەو دەکاتەوە تەعزیە بە تایبەتی بۆ نمونە لەو ڕەمەزانە پیرۆزە زۆر کەسمان هەیە لە ئازیز و خۆشەویستمان لەدەست داوە یەکەم ڕۆژی جێژنە
پرسیارەکە زۆر جوانە بەڵام بە ئەوشی بۆ زیادکەین جارێ لە ماڵەوەیە هەفتەیەکە ئەوە خلاص بۆ تازیە دانیشتە ئەویش حەزی لێ بەشداری جێژنە بکە ئەو بارە قورسە لەسەری سووک بێ هەندێک لە بیریان کردوتەوە بەڵام جاریوانە فەرێک دێتە ژۆرە یەکسەر دەری ئەلفاتیحە یعنی ڕێک تەعزیەکەی بۆ نوێ دەکاتەوە ئەمە خراپە ئەوەشیان کە دەچێتە سەر گۆڕستان مەسەن لە ڕۆژی جێژنە ڕێی من خراپە لەبەرەوەی تەعزیە نوێکردنەوەیە 2 ڕۆژ پاشتر 3 ڕۆژ پاشتر با بچێت سەر لە گۆڕستانەکە و سەرمردوەکەی بداتن بەڵام لەو ڕۆژە ئەسڵ وایە دڵخۆشی مال و منداڵەکەی جیرانەکانی یعنی ئەو بارە قورسەی کە هەیە لەسەر خۆی و دەر و جیرانەکانی تۆزەک سوک بکاتەوە. باشە ئەگەر بینە سەر گرنگی ئاشتی کۆمەڵایەتی بەدەر لە پەیوەندی خزمەتیەکان چەند گرنگە لەم بۆنەیە هەموو بە یەک چاو سیر بکرێ بەشداری بۆنەی یەکتر بکرێت بەتەکید خۆی یەکێک لە با بڵێن هۆکاری جێژنەکە خی گەورە دایناوە مانگی ڕەمەزانی پیرۆز بە ڕۆژی دەبین تێدا نیوازباتێکی زۆر قرس و گران و با بڵێن پڕ لە عیبادەت و پڕ لە واجبات و ئەرک و لەگەل ئەوەشدا الأجر بقدر المشقة حتا کەسێک زیاتر مەشقە و ماندوو بووە و کەسێک زیاتر عیبادەتی کردووە ئەجر و پاداشتیوی زیاتر لەوەی کە زیاتر بۆ نمونە نووسووە یان کەمتر قورئانی خوێندووە کەمتر لە نوێژەکان و سونەتەکان بەشدار بووە لەگەل ئەوەدا کە ئێمە جێژنە بۆمان هاتووە ئەم جێژنەیە بۆ ئەوەی بەڕاستی هەمومان دلی خۆمان پاکەین و ئەو ڕکوکینەی کە هەبووە لە بەینمان ئەو ڕکوکینانە لا بدەین کەواتە یەکێک لە هۆکاری جێژنە ئەوەیە ئێمە ئاشت بینەوە لە بین یەکتریا سڵح بکەین یعنی ئەگەر ئەم سڵحی تێدا نەبێ کەواتە جێژنەکە هیچ مانایکی نابێ یعنی جێژنەیەکی دەبێتە هەر ئەوەندا شەربەت و کێک و چوکلێت و نقلیات و ئانە بخۆین و لە بینی خۆمان تەوزیعکەین و هیچ هۆکارێکی دیکە لێ نەبینین بەڵام ئەسلی جێژنە ئەوەیە ئەم کەسە مانگێکی ڕێکە بەڕۆژی بووە فعلەن تەسیری لێ کردووە دڵی نەرم بووە با بڵێن تەسامحی پێیا بووە لێبوردەیی پێیا بووە تەنازول دەکا لەوەی حەقی کە هەیەی بەرامبەر خوشک و برایەکانی خۆی لە بەرامبەر جیرانەکەی لە بەرامبەر ئەو کەسەی کە شتێک ڕوویاندایە لەگەر شەریکەکەی مەسەلەن لە دوکان بە تایبەتی لەو زوروفەی چەند ساڵە کۆمە لە برادێکی زۆر کە زۆر لێک نزیک بوون لەسەر مالی دنیا لەسەر پارە لەسەر ئەم شتانە بینیان تێکچوو لەبەرەوەی زەرەر کراوە ئەسڵ وایە لەم جێژنەیە چێ زیاتر دەستی خۆی بباتە پێش لە بۆ دۆقە و لە بۆ سەلامکردن ئەو کۆشکە گەورەیە لە بەهەشتێ وەربگرێ زۆر گەورەیە خی گەورە فەرمێ إنما المؤمنون إخوة هەموو ئیماندارێک برانە هیتر خوشک و برانە هەمووی فأصلحوا بين أخويكم لێرە ئەرکەکە دەکەوتە سەرشانی هەندێک لە دەور و پشتەکانی ئەوانەی تر بۆ نمونە کەسێک دەزانی دوو دەستە خوشکی جەنابەت جا بۆ نمونە لەم کەناڵە یان لە دەرەوە یان لە جیرانەکەت کە زانیت بینیان نییە جەنابەت دەتوانی وەکو کەسێک لە کەسی سێم لەو بینە دەبێت بچی سوڵح بکەی ئەمن لە گەڕەکەکەی خۆم لە شوێنەکەم لە ناو خزمەکان برادەرەکان بزانم دوو کەس دەبێت هەولی خۆمان بدەین ئیتر ئەگەر هەوڵەکە سەریگرت ئەو باشتر ئەگەر سەریشی نەگرت ئێمە خێرێکمان گەیشتۆتێ و کردومانە فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون تقوای خوا بکەن هەنی لە خوا بترسێن تەسامحتان هەبێ لێبوردە بن بەرامبەر یەکتری لعلكم ترحمون بۆ ئەوەی خوا ڕەحمان پێ بکە بەو سڵحە و بەو ئاشتەواییە و بەو لێبوردەیی کە هەیتمان بەرامبەر یەکتریە خوای پەروەردگار ڕەحمان پێ دەکا جاریەوە بوو نمونە کەسێک منداڵی نییە بەڵام ئەوەندە لێبوردەی بەرامبەرەکانی خۆی خوای گەورە منداڵی پێ دەبەخشێ کەسێک قەرزارە بەو لێبوردەی گەورەی کە خۆی هەیەتی بەرامبەر کەسێکەوە لەوانەیە زوڵمیشی لێ کردووە لەوانەیە ستەمی لێ کردووە پارەی خواردووە یان ئەزیەتی داوە یان جنێوی پێداوە یان هەر شتێکی دیکەیە بەڵام ئەوەندە لێبوردووە خوای پەروەردگار قەرزەکە لەسەر ئاسان دەکا کێشەی کرێ خانووی لەسەر ئاسان دەکا یعنی کۆمە لە شتێکی دیکە خوای پەروەردگار ئاسانکاریمان بۆ دەکا بەڵام بەو مەرجەی ئێمەش تەسامحمان هەبێ لێبوردە بین ئەو سوڵحەیکەوە دانراوە بتوانین تەسیرمان هەبێ لەسەر نفسی خۆمان زاڵ بین لەسەر نفسی خۆمان بۆ ئەوەی کەسی بەرامبەر خۆمان عفو بکەین ئیتر نمونەکان زۆر لەسەر ئەم بابەتە یەکێک لەو نمونە جوانانە دەفەرمێ کەسێک ینی زانایەک کەسی بەرامبەر هەموو جارێک جنێوی پێدەدا هەموو جارێک قسەی پێدەگۆ هەموو جارێ ینی ئەزیەتی دەدا بەڵام لەو لاشە گولفرۆش بوو گول وشتی دەفرۆشت دەرێ هەموو جارێ ئەو زانایە بە ئەنقەس دەچوو گولێکی لێ دەکڕی هەموو جارێ دەچوو گولێکی لێ دەکڕی پارەی دەدایە گولەکەی دەهێنا ماڵەوە اینجا ئەو گولە گەلە زۆر بوو هەستا تەوزیع کرد لەسەر گەڕک هەموو گەڕەکەکەی والێ کرد لە هەر شوێنێک لە هەر مالێک دەبێ مەکانە و یان شوێن شتێکی گول بابرین ئەو شتە جوانەی کەوە لە بۆ ئینسان دڵخۆمایی دڵخۆشکەرە بەڵاوی کردەوە
هەتا ئاخری وە لێ هات سڕی ویشات دەرێک کە چوە ماڵەوە گوتی ئەوە چییە گوتیوەڵەوە فلان زانە بە هەدیە بۆ هیناوین گوتی ئەو ڕۆژ سڕی مالی ئێوەیە یعنی یەکەم جار نەچوو گولێک بکڕێ و یەکسەر بباتە مالیوان یەکەم جار لە یەکەم مارەوە دەستی پێکرد 1 2 3 4 هەتا گەشتی مالی کەسەکەی ساحب گولە و گول دەفرۆشێ ئیتر بە ئەنقەس گولەکەی بردەوە لە شوێنی خۆی دانە لە دوکان هەمان ڕۆژ ئەم پیاوە چوو دیسان گولەکەی کڕێەوە فەرمێ بردی لە شوێنی خۆی لە مالەکەی دانەوە دیسان 3 جار وی لێ کرد ئەو 3 جار گولەکەی لە جێ خۆی دانا ڕۆژی چوارم پێی گۆ باشە ئەتوو ئەو گولە خۆ دەزانی هیماری منە بۆ دەکڕی دەبەیە وتی من هەر گولێکم لە بۆ مالێک داناوە ئەو گولە دەبێت لەو مالە بێ حتا لەو مالە سابت بوو یعنی بابرین چۆن دەرێوەکو چاندنێک شتل بوو لەو مالەی اینجا دەچمە مالەکەی تر دیارە ئەو گولە لەوێ ڕناوەستێ لێش ناگەڕم هەتا ئەو گولە لەو مالە چۆن دەرەی شوێنی خۆی و جێگەی خۆی بگرێتەوە اینجا سڕی مالەکەی دیکە دێ اینجا باوەشی لێ دەگرێ و دەرێ ئێستا گولەکەی تو لە ناو دڵی منە شین بووە جێگەی لە ناو دڵەکانی من بوویتەوە ئیتر داوای لێبوردن دەکەم لە هەرچی دژایەتی و جنێ و بوختان و تۆمەتم بۆ دروستکردی اینجا ئەویش لە خۆشیان دەگرێ و دەرێ هەموو هەوڵ و ماندووبوونەکە و هەموو گولکڕینەکانی من تەنها بۆ کڕینی دڵەکەی تۆ بوو ئێستا دڵی تۆم کڕی وە گولەکەی من لە مالی تو شین بووە ئێتر هەموو هەوڵەکەی من بۆ ئەو بووە ئاشتەوایی ئەبێت لە دڵەوە بیان هەر بە ڕووکەش بەتەکیت زۆر جار مەهەیتمان لە مزگەوتێ لەبەر باوەڕین مامۆستا یان لەبەر خەڵکەکەی دۆقەی دەکا بەڵام کە چوونە دەرێ ئەم شتە ڕوونادا قسێکی خۆشیش هەیە ئەمە کە فەقێ بووین دەبا ڕەمەزانان بچین مەلایەتی بکەین لە گوندەکان ئیتر لەکێک لە گوندەکان حەزم لێنی ناوەکەی بێلم بەڵام دەمزانی ینی مانگێک ڕەمەزان لەوێ بووینە دەمزانی ئەوە لەگەر یەکتری بینیان نێ ئیتر کاتی نوێژی جێژنە هات طبعاً گوندی نەفەری زۆر نییە هەمووی هاتم ژۆرەوە ژۆری مزگەوتێ لەناو خودبە باسی سۆلح و ئاشتەوای و زۆر بە گەرمی باسم کرد وڵا لە کاتێک بە مؤەزنەکەم گوتم بڕۆ ئەو دەرگای کلیلدا دەرگای مزگەوتێ کلیلیدا و گوتم دەرگەکەشم بۆ بینە من هەر لەسەر مینبەرم سوێندم خوارد گوتم لەو مزگەوتە نابێ نەفەر بچێتە دەرێ حتا هەمووی دۆقە لەگەل یەکتری نەکا ئەوەی دۆخە نەکا گوتم بەخوای دەرگای ناکەمەوە ئەگەر نەگوتم کلیلەکەی قوت دەدەمەوە ئیتر الحەمدوللا هەموو ئەوی لە مزگەوتێ بۆ فعلەن دۆقیان کرد ئاشتەوایشی جوانمان ڕێخستووە دوایی کە عاجز بوون چوینە ماڵەوە دوای نان خواردن ئەوانەی لێک عاجز بووین هەمومان بردنە ماڵی یەکتری الحەمدوللا هەتا چەند ساڵی پاش ئەوەش تاقیبم کردووە هەر کێشیان نەبووە و ئەو سولحەی لە مزگەوت دەکرێت ئەو دۆقە و ئاشتەوای لە ناو مزگەوت دەکرێتن زۆر گەورەیە هیوادارم ئەوانەی کە لێکیش عاجزن بەڵام بچنە مزگەوت لەوێن دەرێ دۆقەکردنەکەی مزگەوت ئەو لێبوردەیەکەی ناو مزگەوت زۆر زۆر گەورەیە ئەگەر لەوێش پیان نەکرا یان نەچوو بوون یان لە خەومانەوە بەڵام لەدەست خۆیان نەدەن با یەکەم کەس چێ زووتر بگاتە مالی ئەوەی دیکە ئەو کۆشکە و ئەو قەسرەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وعدی پێداوە بۆ ئەو کەسانەیە یەکەم مامۆستا من شتێکم بیرهاتەوە لە کۆمەڵگەی ئێمە وایە خەڵک بۆی زۆرترین ماڵ بچێ هەر لە دەرگاکەواڵێ نوقلەکەم بەنێو با بڕۆم ئەمە ئاساییە ئەمە ئاساییە و بە تایبەتی لە بۆ ڕۆژی یەکەم یان لە بۆ بابرین دانی یەکەم ئێمە دەرین ڕۆژ دوودانە دانی سبەینە و دانی ئێوارەکەی بە تایبەتی بۆ دانی سبەینەکەی ئەمە زۆر جار نەفەر هاتووە ماڵەوە نۆقلەکەم داتی گوتم کاکە دامە نیشە دانی وەرەگە هاتی وەرە دانیشە بەڵام دانی سبەینێ بگەڕێ یعنی هەتا بتوانێت ئینسان سەرپێی جێژنانان بکەین کەسێک نەخۆش بۆ نەیتوانیە یان یەکتریمان نەدیتیان کەسێک لەو مزگەوتە نوێژ دەکا ئەوە چوتە مزگەوتێکی دیکە بۆ ئەوەی زیاتر یەکتری ببینین و جیرانەکان ئەوەی بکەین نۆقلانەکەش یان برین ئەو چوکلێتە ئەوە ئەو پەڕی محەبەتیە ینی بەخشینەوەی شیریناتیە بەخشینەوەی ئەوەیە کە من و تۆ لەگەل یەکتریە ئەو پەڕی محەبەت و خۆشەویستیمان هەیە وەکو چۆن نوقلێکی شیرینیت پێ دەبەخشم قسەکانیشم بۆ تو شیرینە کردەوەکانیشم بۆ تو شیرین دەبێ جیرانەتی و هەرسوکەوتیشم بۆ جەنابەت و بۆ بەرامبەر شیرین دەبێ ئەوە ئەو پەڕی دەربڕینی خۆشیە لە بەرامبەر یەکتری باشە کەسانێکی تر هەن تا کاتێکی درەنگ ئەنونتانی وەڕۆ و نایەوێت لە بەیانیدا جەژن بکە ئایا لە ئاینی ئیسلامدا باس لەوە کراوە کە کاتێک پێویستە و کەسە بەشداری ئەم بۆنەیە بکات بەڵێ ئەگەر تەماشا بکەین بۆ نمونە زیاتر لە عورف دەور دەبینێ ئێستا عورفی ئێستا بۆ نمونە زۆر بەمان هەمووی بە منداڵەکانیشمانەوە کەس شەو نانوتن ینی پاشی نوێژی بەیانیان دەنوت بە تایبەتی ڕۆژی جێژنە لە پاشی نوێژی بەیانیانیش نووسن ئیتر نامێنێ هەتا ڕۆژهەڵات 10 دقا یان 15 دقا پاشی ڕۆژهەڵات ئیتر نوێژ و جێژنە و خودبەکان دەست پێ دەکا ئەوش بەلای کەمی 20 دقا نیو سەعاتی دەوێ ئیتر دۆقە و مسافەحە و دەست لە ملانێ ئەویش لەوانێ نیو سەعاتی بوێ ئیتر وەختەکە زۆر دەڕوە ئەمانش نەنووسینە لە دوێنێکەوە دەکا هەمومانانی دانی سوبێنەکە لەوانەیە بەعام زۆر هیلاک بین
ئەمن وەکو ڕێی خۆم نازانم لەوانەیە مامۆستایانیان بینەرانی ئازیز احتیمالی ڕێی جیاوازیان هەبێ بەڵام لەم چەند جێژنەی کە چەند ساڵێ ڕۆیشتیە و ئەم جێژنەیە خەڵکێکی زۆرمان هیلاکە ماندووە ئەگەر خەڵکێک لەوانەیە بنوتن بۆی ئیسلاح بکە بۆی لەوانەیە نەتوانێ ینی لە تااقەت و هێزی نەبێ کەسێک ئەگەر نەتوانێت دیسانەوە ئەوزلی لەسەر نییە بتواندرێ هەندێک ئاسانکاری بکرێ باشە و ڕۆژی یەکەمی جێژنە حتا بتواندرێ کەم دابنیشین لەبەرەوەی بۆ نمونە جەنابەت ئەگەر بۆ نمونە سەردانی من دەکەی لەوانەیە منیش سەردانی کەسێکی ترم لە پێش بێ بەڵام ئەگە تو نیو سەعات لە من دانیشتی لەوانەیە زەرێکی زۆر بم بگەێنی بۆیە ڕۆژی یەکەم حتا بکرێ بە کورتی ئەگەر دانیشتیشین مەوداکانمان زۆر کورت بێ یان دیوەخانی کەسەکە لەوانەیە جێگەی دوو سەفە میوان دوو وەزبە میوان ببێتەوە بەڵام ئەگەر ئێمە هەرچوون و دانیشتون و جێمانگرت ئیتر لەوانەیە تۆزەک بارقورسی بۆ شوێنەکە دروستکەین مامۆستا بۆی ورتر وەڵامەکەم دەست بکەوێت ئەگەر کەسێک بۆ نمونە نیوەڕۆ خواردنی ئامادە کردوتی نیوەڕۆ دەستی بە جێژنەکەی کرد ئاساییە لەگەڵەوە کەسێک کە بەیانی زوو هەڵەستی و ئامادەکاری خۆی ئەکات جیاوازی نییە؟ کێشە نییە مەسلەی شیوکردن و ئەوانە زیاتر بۆ ئەوەیە ئەنی جێژنە ئەو ڕۆژە جیاوازی بێ لە ڕۆژەکانی دیکە بەڵام کەسی وامان هەیە مەسلەن بەیانیەکەی حەزی لە شیو خواردن نییە ئەوە حەزێکی خۆیتی ئەنیوە عورفێکە ئەوە ئەگەر بخەوێتانی وەڕۆژ هەر ئاساییە نیوەڕۆ هەستێ جەژن دەکرێت بە تایبەتی لەو یەک دو ساڵە لەگەر چەند مامۆسایکی دیکە مەسلەن باسی ئەومان کردووە ینی بەو شێوازە گونەحبار نابێ بەڵام بە ئاقەس نەبێ بچێ دەرگەی خۆی قەپات کات و برێ من تااقەتی دەرگەم کردنەوەم لە میوان نییە بەو شێوازە نەبێ بەڵام ئەگەر خەو هیلاکی کرد ماندووبوونەکە هیلاکی کرد ئیتر تەحمل و تااقەتی نەبوو لەو کاتە ئینشەڵڵا گونەحبار نابێتن. لە ئاینی ئیسلام چۆن باسی دیاریکردنی جەژن کراوە؟ ڕۆژی جەژن پرسیارێکی زۆر جوانە لە جێگای خۆیتی ئەجە بۆ نرێن ڕەمەزان و جەژن هەردووشی چکۆ ئێستا کێشەیەکی زۆر لە بینی نوێژخوێنان و مسلمانان دروست بووە ڕۆژێکمان خوارد و ڕۆژێکمان نەگرت و ڕۆژێکمان ڕۆی و ڕۆژێک قەزا بکەینەوە یعنی کۆمە لە پرسیارێک لەم بابەتە دروست بووە طبعاً بە ڕۆژی بوون و بۆ جێژنەش ینی کە دەکا سەرەتا کە ئێمە مانگ ببینین طبعاً دەبێ مانگی ئاسمان ببینین ڕەمەزانی پیرۆز یان مانگەکان بەگشتی مانگی پێدرێن ئاسمان بەڵام لە کۆمەلگای کوردەواری پێدرێن مانگی عەرەبی ئەمە غەڵەتە مانگی عەرەبی نییە مانگی ئاسمانە و مانگی هەموو خەڵکێکە بەڵێ ئەو مانگە دەبێ ئەمە ببینین کە سوبەینێ بابرین مانگی شەعبانمان تەواو کردووە ببینین کە مانگمان بینی لە بۆ سوبەینێ بە ڕۆژی دەبین ئەگەر مانگ نەبیندرا و لێرە 29 ڕۆژمان گرتووە لە بابلێن لە 29 ڕۆژەمین شەعبانین دەبێت سی تەواو بکەین ئەگەر سیمان تەواو کردبوو مانگیش نەبینین ئیتر مانگی ئاسمان 29 و سیە سیوێکی نییە مەرج نییە سی ڕۆژ بێت بەڵێ 29 یاخود سیە ئەگەر لە 29 مانگمان نەبینی لە بۆ ڕەمەزان ئەوە دەبێ پێ نەبین لەبەرەوەی ڕۆژی شەوالە بەڵام ئەگەر سی شەوالمان تەواو کرد ئەفەن شەعبان سی شەعبانمان تەواو کرد ئێمە ئیتر مانگ ببینینیان لەبینین سوبەینی ئۆتۆماتیکیان دەبێتە ڕەمەزان چکۆ سیوێکمان نییە ئەوە بۆ ڕەمەزان لە بۆ جێژنەش بە هەمان شێوە دەبێت لە کۆتایی جا لە 29 بابرین 29 تاقیب دەکەین مانگی شەوال ببینین ئەگەر بەڵێ مانگمان بینی بە تایبەتی ئێمە لیژنەی بینینی مانگمان هەیە ئیتر ئەجهیزە و کۆمەلە شتێکی متەتەوریان هەیە کەسی شارەزا و پسپۆر هەیە لەو بوارە لە شارەکانی کوردستان سەرجەم شارەکان دادەنیشن کە سەر بە وەزارەتی ئەوقاف و لیژنە فتوا و یەکێتی زانایان لەگەڵیاندا سەرپەرشتن ئیتر واجب لەسەر وانە ئەوانیش بە وردی تاقیب دەکەن ئەگەر لە 29 ینی بابرین سوبەی سیەمە لە بۆ ڕەمەزانێ ئەگەر ئەم شەو مانگیان بینی سوبەینێ دەکەنە یەکەم ڕۆژی شەوال و یەکەم ڕۆژی جەژن بەڵام ئەگەر نەبیندرا ناتوانێت بکرێتە جەژن دەبێت سی ڕەمەزان تەواو بکەن کەسی ڕەمەزان تەواو کرا ئیتر ئەگەر مانگ بیندرایان نەبیندرا ئۆتۆماتیکیان ڕۆژی پاشتر دەبێتە یەکەم ڕۆژی شەوال و یەکەم ڕۆژی جەژنە بۆیە ئەگەر نەبیندرا لیژنەی بینینی مانگ نەیبینی ئەوانەی خەڵک بۆ نمونە شارەزا و پسپۆڕن لێ نەیان بینی کەسیان و خەڵکەکەش بەعام مانگی نەبینی کەواتە ناتوانین بکەینە جێژنە یان خود ناتوانین ئەی بۆ بەرلەوە ئەوترێ بۆ نمونە ئێستا زۆربەی خەڵکەڵێ 15 مانگی خۆمان یان ڕۆژی هەینی جەژنە ئەوە لەسەر چی ئەو بڕیار و پێشبینیە مەسەلەن ئێستا پیشبینی دەکرێت دەرێن لە فلان ڕۆژی و لە فلان سەعات بارانێکی بەخوور دەبارێ یان تەزرەی لەگەرە یا خود بەفر دەبارێ و فعلەن جێبەجێ دەکرێت ئەگەرە ئەمە بەڵێ ئەگەرە بەڵام 100% نییە
ئێستا بۆ نمونە دەگوترێ ڕۆژی با بڵێن جومعە جێژنەیە لەوانەیە 1990 وابێ بەڵام 100% نییە حتا ئێوارەکەی مانگ نەبینرێ نابێتە 100%. قسەیەکی تریش هەیە کە بەڕێستان ئاماژەتان بۆ کراڵێن ئەگەر ڕۆژی هەینی جەژن بێوە ڕۆژێکی لێ خوراوە خەڵکەکە وادە لێ خوراوە بەڵام بە خوراو حساب نییە مادام مەبەستی قورانەکە چی ئەوەیە کە دواترە بێ ئەو ڕۆژە بگرنەوە نەخێر ئەخی کێشەکە لەوەیە کەسێک کە دەلێ خوراوە یعنی دەبێت ڕۆژێکی تر بگرتەوە پێشتر هەندێک کێشەی تر هەبووە مەسەلەن بە تایبەتی من لەگەڵ ڕێزم لە بۆ دای حاجی و مامەحاجیەکان ئەختیارەکان یعنی وەها التیزامیان بە قۆت بوو بە مانگی ڕەمەزان مانگیان دانابوو 30 ڕۆژە ینی مانگمان هەیە بیلا تەشبیه بۆ نمونە جناب ئەو پەرداخەی دەکەینەوە کارتۆنێکە یعنی ئەمە چەندی تێدابێ ئەوەندەیە ینی دەکرێت بۆ نمونە کیسەیەک یان زەرفێکی جبز دەکڕین 2 زەرف پێکەوە دەکڕین لەوانەیە بە وەزنەکەی یەک بێ بەڵام احتیمال ئەوەی من 100 دانەی تێدا بێ ئەوەی جەنابەت 99 دانەی تێدا بێ خۆی توش نەقص نییە بەڵام وەزنەکەی یەکە مانگیش هەر مانگە یعنی ئەو مانگە 29 ڕۆژ بێ یان 30 ڕۆژ بێ هەر مانگی پێدەگوترێ بۆیە سەردەمانی پێشوو هەندێک هەبوون ینی لێ حالی نەبوون یان زانیاریان پێنەگەیشتووە درێ کاتێک 29 ڕۆژیان گرتووە و ڕۆژی سێمن بوویتە جێژنە فعلەن مانگەکە 29 بووە هەستانە لە پاشی جێژنە ڕۆژێکی تریان گرتوتە گوتیان خواردیتمان نە ئەمە غەڵەتە مانگەکە چەند بوو ئەوەندەیە یان لیژنەی فتوا لیژنەی بینینی لیژنەی باڵای بینینی مانگ ئەگەر بڕیانیاندا سوبەینێ جێژنەیە ئیتر لەسەر ئێمە نییە ئەگەر خوا نەخواستە گوناح بێ لەسەروانە خێر و چاکەیەکیش بێ لەسەروانە کەواتە بڕیار لە دەستوانە مادام کەسی پسپۆڕن و شارزانە و کردیتمانە نوێنەری خۆمان ئیتر بڕیار لایوانە ئەگەر بڕیاریاندا 29 ڕۆژە 29 ڕۆژە یعنی نەقص نییە و زۆر جا قسە دەگوترێ خواردیتمان ئەو قسەی باش نییە یعنی ئینسان پێ ئەگە بڵێم تاوانبار دەبێتن بۆ ئەوی ئەم قسەی دووبارە نەکەینەوە بڵێن کاکە مانگ نەبینرا کە نەبینرا کەس تاوانبار نییە نە لیژنەی بینینی مانگ وەنە مسلمانانیش مادام نەبینراوە. بەڵێ مامۆستا باشی نوێژی جەژن بکەین کە ئەگەر ڕۆژی هەینی جەژن بێ ئەوە پێنجشەمە بەیانیەکەی نوێژی جەژنەکرێت شێوازەکەی چۆنە ئادابەکانی چییە و ئەو خەڵکانی یان ئەو مسلمانانی کە بەشدار دەبن پێویستە چ کاتێک و کەی بێنە مزگەوتەکە. بەڵێ عادەتەن نوێژی جەژن جیاوازێکی هەر لەگەڵ نوێژەکانی دیکە هەر چەندە 2 ڕکعاتە وەکو با بڵێن نوێژەکانی سوبەینی یان نوێژی جومعە بەڵام جیاوازیەکی دیکەی هەیە یەکەم جار نوێژی جەژن لە پێش خوتبە دەکرێت هەموو وتاری جومعان برین لە پاش خوتبە دەکرێتن وتارەکەی مامۆستا لە پاشەوە ئینجار نوێژەکە دەکرێت بەڵام لە بۆ نوێژی جەژن جیاوازە یەکەم جار نوێژەکە دەکرێت دوایی وتار دەدرێتن لە نوێژەکەشە هەر 2 ڕکعاتە نیەتی نوێژی جەژن دەینێ یان سونەتی موئەکەدەی نوێژی جەژن نیەتەکەی وەها دەینێتن ئیتر کە دەست پێ دەکاتن با بڵێن لە سەرەتایەکەی تەکبیرە هەیە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر دیسان دەرێن الله أكبر دیسان ئەو زیکرەی دووبارە دەکرێتەوە چەند زیکرێکە با بڵێن لە ڕکعاتی یەکەم اینجا فاتحە دەست پێ دەکات لە ڕکعاتی دووەمیش بە هەمان شێواز ئەم زیکرەی کە لە پێشی فاتحەکان هەیە ئەوەی کە نوێژی جێژنەی کردبێتن دەزانێ و ئەوەیش نەی کردو ئینشەڵڵا ئەو ساڵ بەشدار بێت لەو نوێژە و لەو دڵخۆشە اینجا لە پاشەوەی کە مامۆستا وتاری داوە لە پاش وتارەکە مامۆستا لە کۆتایی کە دوعای کردووە باسی سڵح و باسی ئاشتەوایی و باسی لێبوردەیی دەکاتن لە کۆتاییە لە جیاتیەوە بڵێتن قوم إلى صلاتكم هەستن بۆ نوێژکردن ئەو جارە جیاوازە مامۆستا دەرێ هەستن دۆقەی بکەن و گردنی یەکتری ئازا بکەن یعنی ئەوە شتێکێکە لەو خۆشیانەی کە لەو کاتێککە مامۆستا سنەتە یان فەرزە سنەتێکی موئەکەدە ئەو کەسی بەشداریەکە پاداش ئەو کەسی بەشداری دەکاتن پاداشتێکی زۆر گەورە وەردەگرێت ئەوەی بەشداریش ناکە خێرێکی زۆر گەورەی لەدەست چووە یعنی بیلا تەشبیه بۆ نمونە دەڵێن کاکە مکافئەیەک هاتووە لە دائیرەیەک دەڵێن هەدیە و خەڵات هاتووە کەسێک هاتووە هەدیە و خەڵات دابەش دەکا ئیتر هەر مۆزەفێک یان هەر فەرمانبەرێک ئەمڕۆ لێرەیە وەردەگرێت ئەوەی غایبە ئەوەی ئیجازەی وەرگرتو ئەوەی نەهاتووە ئەوەی ناتە ژۆرێ بێبەش دەبێ ئیتر جەنابی وەزیر ئەوڕۆ دەڕوا یعنی ڕێک ئەمەش وا لێ دێ مەرجە بێتە مزگەوت نوێژەکان بەخۆی نوێژی جێژنە سونەت وایە لە دەری مزگەوت بکرێ نوێژی بابرین جێژنە سونەت وایە لە دەری مزگەوت بکرێت بەڵام لەبەرەوەی مەسەلەن بۆ نمونە لە شوێنێکی گشتی بۆ نمونەوەکو گۆڕەپانی یاریزان بۆچی ئەمە وادانرا سونەت وایە بۆ ئەوەی خەڵکێکی زۆرتر مەسەلەن بەشدار بێ یان خەڵکێکە بۆ نمونە
چۆن دەری جیاوازیەک هەبێت لەگەر نوێژەکانی دیکە چەند ساڵێکیش بوو لە هەولێر لە چەندجێک ئەوها کراوە ئەم سونەتە جێبەجێ کراوە بکرێوا باشترە پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی جێژنا یان نوێژی بارانێ یان نوێژی با بڵێن هەندێک نوێژەکان ئەوانەی کە سونەتەکان هەیە بکرێتن ئەو نوێژانەی بردۆتە دەروی مزگەوت لە دەروی مزگەوت نوێژەکەی کردووە بۆەوەی هەموو خەڵکێک تێدا بەشدار بێ مەرجە بە کۆمەڵ بێت نوێژی جێژنە بەڵێ دەبێت بە کۆمەڵ بێت لەبەرەوەی نوێژی جێژنە ئەسڵەکەی وایە خەڵک کۆ ببێتەوە لە بۆ ئەوەی مسافەحە و با بڵێن چۆن دەڵێ دەوقە و گردن ئازایی تێدا بێت ئەمە تەنیا بۆ پیاوە نەتوانن بەشدار بن یان بۆ ژنانیش دەتوانن بەشدار بن بڵێ سونەتەکە وایە هەردوو تەرەفەکەش تێدا بەشدار بن ینی ئافرەتانیش تێدا بەشدار بن و بەشداریش دەبن ینی مزگەوتەکان ئەوەی کە جێ ئافرەتانیەیە هەمووی لە جێژنە بەشدار بوونە مامۆستا بینە سەر ئەو کەسانەی کە لە جەژندا هەندێک هەیە تەنها یەکەم ڕۆژ بەشداری جەژنەکەکە و دووەم ڕۆژ بە ڕۆژوو ئەبێتەوە ئەم شێوازە دروستە؟ بەێ لە مانگی شەوال تەبعاً ئێمە جێژنەی با بڵێن قوربان لەگەڵ جێژنەی ڕەمەزان فەرد جیاوازیەکی هەیە سێ ڕۆژی جێژنەمان هەیە لە جێژنەی با بڵێن ڕەمەزان خۆی لە ئەسڵا یەک ڕۆژە با بڵێن کە ڕەمەزان تەوابوو و یەکەم ڕۆژ لە شەوال جێژنەیە ئەوەی دیکە وەکو عرفێک کردوتمانە جێژنە دوو ڕۆژی دیکەش لە دوای بۆ خۆمان بۆ یەگەر پێ ڕانەگەیشتین کەسی خزم و دۆست و برادری دوورمان هەیە لە شارێکی دیکە دوو ڕۆژی دیکەش کردوتمانە جێژنە لە بۆ خۆمان ینی زیاتر بۆی بتوانین و فریای کەوین لە جێژنەی قوربان یەکەم ڕۆژ بابرین کە حەج و ئەوانە عەرەفە خلاص دەبێ ڕۆژی پاشی عەرەفە یەکەم ڕۆژ جێژنەیە سێ ڕۆژەکەی دیکە پێی دەگوترێت ئەیام التەشریق ئەو ڕۆژانەی کە شەیتانی تێدا ڕەجم دەکرێت ئەوە لەو چار ڕۆژە هەر چواری ناتوانانی بە ڕۆژی بی و لە هی ڕەمەزانێ یەکەم ڕۆژ جایز نییە کەس بە ڕۆژی بێ یەکەم ڕۆژ جایز نییە بە ڕۆژی بێ بەڵام دووەم و سێم و چوارەم ئاساییە بە ڕۆژی بێ بەڵام لەوانێت جاری وە باش نەبێ احتیمالە بۆ نمونە سەردانێک دەکەی بۆ نمونە دێ لای من بۆ جێژنانە ینی چوکلێتێک یان شەربەتێک لە پێش دادنم دەری بە ڕۆژیمە حەقوایە مەسەن ئەو دوو ڕۆژە بکرێ بە ڕۆژی نەبێتن لەبەرەوەی زۆر هیلاک بووە لە ڕەمەزانە مانگێکی ڕێک لە دوای بە ڕۆژی بووە ڕۆژێک مەجای وەرگرتیا یان ئەو دوو ڕۆژە بۆ ئەوەی میوانەکانت ئیحراز نەبن میوانەکانت ینی تۆزێک تووشی چۆن دەرەی احراجیەک نەبن یان خۆت میوانداری دەکەی یان میوانت دێتن ناخۆشە زاری ڕۆژی دووەم میوانە کرد دێتن لە دوورەوە احتیمالی حەزی بێ نیوەڕۆ لە لای جەنابەت بێ دێ ئەوش شیوەکەی کردووە ماندوو بۆ لە پێشی داناوە دێ فەرمونون دەرێ ئێوە ئافێتان بێ من بە ڕۆژیمە یعنی لە بۆ میوانەکە زۆر قورسە ینی دەرێ ئەزیەتمدا ماندیم کردووە کەچی بە خۆشی نان ناخوا لەگەرم نمونێکی خۆشە ئەگەر مەجال هەبێ نازەم کات هەیە دەرێن لە مەکتەبێک کۆمەڵە مامۆستایەک کە پێکەوە بوونا یەکێکیان لە ناویان زۆری حەز لە ڕۆژی بوو هەموو دووشەم و پێنجشەمێک بە ڕۆژی بوونا دوانیان هەر حەزیان کردووە ئەزیەتی بدەن و ئیمتیحانێکی بکەن سوبینێکە هاتنە دەوام گوتیان مامۆستا گوتی بەلێ تەن ئەمڕۆ حەزمان لێ نیوەڕۆ لە لای جەنابەت دەعوەت بین ئەوش گوتی زۆر ئاساییە تەڵەبەیکی خۆی بان کردی تر تەلەفۆن نەبووە گوتی بڕۆ بە خێزانەکەم بڵێ مامۆستا گوتیتی دوو میوانم لەگەرە لە بۆ نیوەڕۆ نانێکی جوانمان لۆ بکە ینی شتێکی باش ئیتر کە نیوەڕۆ دەوامیان تەواو دەبێ و دەستنە ماری مامۆستا و دادەنیشون و ئەوانیش هاتوونە بە کورتی یعنی تاقی بکەنەوە چانە مامۆستا فعلەن لە مەکتەبێ بوو چایان هینای ئەویان نەی خواردێ بە ڕۆژیە زان نیوەڕۆ چی دەکا لە کاتی نیوەڕۆ نان دانرا و سفرە دانرا و پێکەوە دانیشتون و گوت یەڵا بسم الله لێکەن و بۆی خۆن ئەوش لەگەریوان دەستیان پێکرد وتەن مامۆستا جەنابەت دووشەمە دی بە ڕۆژینی وتی بە ڕۆژی بووم بەڵام شکاندم گوتیان ئاخر چۆن دەکرێت تو بە ڕۆژی بووی تینا ئیکرامە ضەیف واجبە بەڵام ئەوەی دیکە سونەت بوو ئەمن سونەتە بە ڕۆژی بووم لۆ خۆم پێ بوومە بەڵام کە جەنابتان هاتوونە مالی من ئێستا واجبە لەسەر من ڕێستان لێ بگەم لەبەر خواردنەکە بەڵێ کەواتە ڕێزگرتنەکەی من واجبە لەسرم ئەمن دەبێت ڕێستان بگرم لەگەڵتان نان بخۆم بۆ ئەوی شەرم نەکەن بۆ ئەوی تووشی ئیحرازی نەبن ئێستا من واجبم لە پێشە لە پێش سونەت یعنی بۆ ئەوەی ئێمە ڕێز لە میوان بگرین یعنی حەق وایە لەو ڕۆژانە ئەگەر بوونم لە میوانیشمان هات ڕۆژەکەی بشکێنی هەیە بە ڕۆژوژ نییە بەڵام هیچ شتێک ناخوا لەو شوێنەیان نوقلەکەشی ناوێت ئەمە ئاساییە ناکرێن ئەگەر جاری بە ملاکەشوێکیش بێ لەبەر خاتری ساحێب مال یان بۆ نمە کەسێک شیریناتی ناخوا ناتوانێت پێ بێ بۆ نمە لەوانێ پاقلاوە هەر نەگیرێ نەتوانێت بەڵام نوقلێکە یان شەکرۆکەیەکە لەبەر دلی ساحێب مال هەر بگرێتن خۆشترە ئەگەر هەر نەگری لەوانێت
کۆمە لە پرسیارێک دروست بێ لە ناو مێشک بڵێتن لەوانەیە نقلەکەی منی بەدڵ نەبێ یان من فەقیرانەیە ئەگەر نقلی دەوڵەمەند بە هەری دەگرت کۆمە لە پرسیارێک بۆی توش ئەو پرسیارانە و ئەو کێشانە نبینەوە حەقوایە لە بەرامبەرەکەمان کە شتێکی تەقدیم کردوینە ڕێزی بگرین وەکو جغارەخۆرەکان هەر جغارێک بێ کە تەقدیمی دەکرێت لەوانەیە حەزی لێ نەبێ هەموو جغارێک نەخوا بەڵام کە جغارێکی تەقدیم دەکە ئەگەر بە دلیشی نەبێ دلی ناشکێنی وەردەگرێ ئێمە ئەولاترە لە نقل یان لە شیرناتی هەر بگرین لە بەرکماندا بنین ئەگەر لە ڕێ لە شوێنێک دووشی کەسێک بووین نەشی خۆین وەکو شیرناتی بدەینە کەسێکی دیکە دلی کەسێکی تر پێخۆشکەین. مامۆستا وەکو کۆتا پرسیار ئێستا کللتورێک هەیە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان نامەیەک جەژنە پیرۆزە لەیەکە کرێت. ئەمە ئەکەوێتە بری ئەو جۆرەی کە خەڵکەکە یان مسلمانان سەردانی ماڵی یەکتر بکەن. بەێ شتێکی جوانە جاری وایە بە تەلەفۆن یان بە تایبەتی ئێستا بۆ من لە تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبوک یان تویتەر یان ئەوانەی دیکە ئەمن هەر دوێنێکە نامێکیان بۆ ناردم هەر تقریبان زۆر سەیر بوو لە سەرەتا خوێنمەوە کەسێک داوای ڕقەمەکەی تۆی کردووە پێم داوە و پرسیاری کردو بیری دەکردی و ئاخیرەکەی گوتی جێژنە بوو جێژنە پیرۆزەکە لێ دەکەم یعنی هەرپسام گوتم خوا دەبێت کەسێک بێ برادێکی خۆم بێ لە بیرم کرد بێ یعنی هەندێک جار شێوازی هەندێک بابرین نامە هەیە شێوازەکەی لەوانێت تۆزە خۆش نەبێ بەڵام جێژنە پیرۆزەکە شتێکی خۆشە کەسێک جێژنە پیرۆزەکە دەکات لەوانێت نەتوانێت وەکو دیکە بە سەردان بیکە بە تەلەفۆن دەیکا ئەگەر نەیتوانی یەکترە نامە ئەگەر نەیتوانی بەڵام ئەوانەی کە نزیکن لە یەکتری و حەقیان لەسەر یەکتریە ئەمە بۆ پڕ نابێتەوە بە تەلەفۆنێک یاخود بە ناردنی نامەیەک جێژنە پیرۆزەکە پڕ نابێتەوە بە تایبەتی وەکو باسم کرد نەخۆشانی هەر تەلەفۆنی بۆ بکە بەڵام ئەوە نیە کە سەردانی دەکەی دایک و باوک بە هەزاران نامە و تەلەفۆن بە قەنەعەتی من پڕ ناکرێتەوە مەگەر کەسێک لە دەروی وڵات بێ یان نەتوانێ و دەستی نەگاتێ یاخود لە دەوامە و لە واجبە ناتوانێ ئەوانە ئینشاءڵڵا بۆیان ئاساییە بە تەلەفۆن بێ یان بە نامەیەک بێ جێژنە پیرۆزەکێ بکەن ئەوەی کە نزیکە و لێک نزیکین ئەوە نابێتە چۆمبرێ حجەتێک و نابێتە بەڵگەیەک بۆ ئەوی کە ئێمە خۆمان لە جێژنە و لە سەردانەکان قوتار بکەین. بەڵێ مامۆستا ڕاعید ئۆمەر ملی پێشنەژ و تارخان زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ سەرکەوتوبوون. زۆر سپاس. لە شارەدەی شیلاتزێ وڵاتیان ئامادەکاری بۆ جەژن دەکەن و خانمانیش سەرقاڵی ئامادەکاری جلوبەرگی کوردین بۆ ڕۆژانی جەژن. پامنێرمان لە شیلاتزێ لە ناو بازاڕی جلوبەرگی کوردی بۆ چوونی چەند خانمێکی لەو بارەیە وەرگرتووە بە یەکەوە دەبین. بله هم نکید نوا سنتر نحیا شلاتزه داد نوا بازار دا و کن بینین حوالاتی کم بکم دهن آماده کاریت خود کن بو جشن رمضان پیروز هم نکید نوا ایکش فروشگهن جلوبرگین جنان مدویدن هم هندج بوچونین جناب خوار بگین که بزارین نورو که وان چند آماده کاریت خود کرینه بو جشن رمضانه خالت هم بیجین افرو که تو هاتیه ویره چه هوا چند آماده کاریت خود کرینه بو جشن رمضان خدا مجی همه که همیا جلکت کریم بو بچیکو بو آیلو همیا بازار چاویه بگیشتی هم بیجین بازار شلاتزه چاویه خدا باشه حدا کی باشه دی فی وضعی باشه الحمدلله. هندی تو آگهدار یعنی خلیک بگیشتی چند آماده کاریت خود کرینه بو جشنه والله باشه الحمدلله عالم مجیلا بازار گرمه الحمدلله دی فی وضعی تشتی باشه مناسبه. الشلاتزه بیجن یعنی خلیک گلک شوی دهتا بازاره بوچی یعنی بازار شلاتزه زیاده تب شوی هیا پروژه یعنی وکیل لوازیه که بفدیاره خدا مانه دنیا گرمه رمضان و دنیا گرمه شوی چند بازاری روزه گله گرمه حدا ساعتی و صاید خواهم بشین که حد چند کاری خوبت کرد. اگرم بیجن افساله براود گل پار سال یعنی کلوپل جلوبرگ ارزانترن گرانترن یعنی افساله گرانترن یا پار. خدا ما چی بیجن باشه الحمدلله باشه. او زیادتر او جلوبرگ هین کرن وان جهال وان فروشگاه ها و پتر یعنی کیش کشوانان مرغوبن پتر خلق حاجات کاتانیت خلق اوه بو هواش کیرتن زیادتر خود ما ندی في طبيعتي منيتن هر ایک بخوب رنگی که هر بجیبی دی في طبيعتي منی فيني حاش کیش رنگ حاش اوه همی قماشن معنی هندک حاش
ڕنگ و ڕنگ دکان هەندێک حەش ئادی دکان بەێ gelek سوپاس بوده بله نکه ادناوا و فروشگاه دا جماره کازور یا جنان نکه ویرت آماده نه او آماده کاریت خود کن بو جژنا یا رمضان بتایبتی جی کو ویره دکان که آنکو فروشگاه که یا جلوبرگاه الویره جن کم بکم هاتی نویره اش بهنده او افروکل ویره جلوبرگ آب کردن با جشن رمضانه خالت تو چوانی باشی؟ سرچاوا ممنون بخیرتی برای سرچاوا چه افریقا؟ والله متهاتین جلگاب کرین جلگا بیجن افساله بازار ارزانه گرانه الحمدلله مناسبه بله پتر بوچی یعنی خلیق تیتن قصدا بازار جلوبرگیت کردید گد یعنی ویره پتر جلوبرگین کردید کارتینن؟ آره والله همی جلگوبرگی کردی و گوید کارتینن با روزان جشن یعنی خلیق پتر کارتین بله او بوچه ود گردن یعنی پتر حالاتین ویده وری پتر جلوبرگی کردی با جشنت کردن خود همو تقالید منم هر جلگت کردید گینه بله گلک سپاس بوده خالت مدویتن ام دیگل ایگجه خادین و فروشگاه باغوین بزانین یعنی او زیادتر اف جلوبرگت بوانات هن اگر هم بسیار اشتباه کن بیجنتا پتر اف پروکه اف جلوبرگه بیجن اف بوهواش کی وتن خود بابت جلوبرگ کردی پتر یاویش هنده و اشتباه و جیت و سانتتن اب خود تصنيع الصينية أو الكورية بس بازار ويل دبي بتر. الديف بيش بنيته يعني وكي تود بيني خليك زيادتر نوفا ناحية شلادزي عنكو دفرة عميدية بيشتي يعني بتر جلوبرجين كرديت كرنيان يدي. خو متنوعة مثلا مشاكل جلكي بابت علمودجية بس بتر بازار سجلكي كردي. افساله پتر خلق قصدا فروشگاهت هوات کردن یان پارانه کن بجیم گشتی قیران و دارای کارتی کردن که کار هوا کردی آن حتما مثلا وقت کارتی کردن یا هویه بس با گوره اوی پلانا دستکاری کردن موچه پیشکی بازار برای باشی ایشان یعنی برآوردی که هد گل پار فرقی هد گل پار بیشتر او پاشا که تا موچه چه به خلق پتر یعنی دهن قصدا بازار گرم تره بشکلی که گشتی خوش تره بله البازار شلادزی الدور امیدی جیاوازی خو هیاج برکو زیادتر خلق لسرانسری دور امیدی حتی هنتیجه گندن سرب دور بازان جه قصدا بازار شلادزی تیج برکو بازار که مزنه دیسان وکی حالاتی و مدیرن دیار کردن بهاین کلوپل نوانا طیبتی جه جشن دناف بازار شلادزی دا ارزان تره بله سپاس بۆ هاوکارمان شیمال بەرچی لەگەڵمان بوو بەڕێزانە چینە تەوەرێکی دیکەی پاشیف قسە لەسەر ئامادەکاریەکان بۆ جەژنەکەین کە ئەویش بەشێکی جلوبەرگە بە تایبەت جلوبەرگی کوردی تایبەتمەندی خۆی هەیە لە هەموو ناوچەکانی کوردستان و تەنانەتەوە کوردانەشی کە لە وڵاتانی دەرەوەن بۆ ئەم ساڵ شێواز و ستایل و ڕەنگی ئەو جلوبەرگانەی کە کراوە بە تایبەت بۆ جەژنی ڕەمەزان چییە و خەڵک زیاتر چ جۆرە ڕەنگێک هەڵدەبژێرێ یان ئەو جلوبەرگی کە ئێستا ئاماداکرێت لە ڕووی دیزاینەوە چەند گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە سلێمانیەوە ڕاستەوخۆ هاوار محەممەد دیزاینەری جلوبەرگی کوردی لەگەڵمانە هاوارخان ئەم کاتت باش پێمان بڵێ ئەمساڵ بۆ جەژنی ڕەمەزان چەندە خەڵک ئامادەکاری کردووە یان جلوبەرگی کوردیان دووریوە سڵاو عەزیزم و کاتتان باش ماندوو نەبن هەزەکەم لێرەوە پێتان بڵێم ئەمساڵ بە خۆشحاڵیەوە جلی کوردیەکی زۆر 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 کراوە بە تایبەتی ئێمە 15 ڕۆژیش ئەبێ ئێمە ئۆردەرمان وەرنەگرتووە لەبەرەوەی کە زەختێکی زۆر زۆرمان لەسەرە نهاتوانین لەوە زیاتر بکەین بە خۆشحاڵیەوە هەموو خانمان ڕویان کردوتە جلی کوردی و جلی کوردی بۆ شت تایبەتمەندێکی خۆی بۆ گەڕاوەتەوە خاستەتەن کولتورە کۆنەکەی خۆمان شاری سلێمانی ئەم ساڵ مناسبەکانی هەمووی بە کوردی بەڕێوە برد ڕەنگەکانی وەکو ڕەنگ هیچ ڕەنگێ نییە دەستنیشان کرابێت چونکە هەموو ڕەنگەکان من ئیشم تیا کردووە ینی ڕەنگێکی تایبەت نەبووە جلی کوردی بە ڕەنگا ڕەنگی جوانە منیش لێرەوە هەر بە خانمان ئەڵێم تکایە با ڕەنگی هەڵنەبژێین هەموو ڕەنگەکان تێکەڵکەین جوانیەکانی کوردی لەوا دەرئەکەوێت دیزاینەی کە ئێوە ئیکەن لە کارەکانتان چەندە کاتی پێویستە و بۆ تەواوکردنی بۆ نمونە هەر دیزاینێک یان بۆ کەسێک کە جلوبەرگێکی کوردی ئەوێت ئەبێ ماوەی چەند چاوەڕێ بێ یانەکەم من خۆم و کچەکانم ئیشەکەن خۆم و دوو کچم دەستی کارمان نییە
دیزاینەکان بەپێی پارچەکان نەگۆڕێ ئەگەر هێلک بێ بۆ نمونە ئەمە هێلەگە ئەم هێلەگە لە ماوەی 5 ڕۆژات تەواوی ئەەکەین ئەم هێلەکە 5 ڕۆژ ئەگەر کەوا بێ کەوا کاتی زۆرەیە بە هەفتەیەک تەواوی ئەەکەین بەڵام لە حاڵەتێکە کە ناوەکان تەسجیلەکەین کاتمان زۆر ئەوێت با بڵین ئەوەی سەرەی بێ زووتر شتەکانی تەواو ئەبین کاتێکی دیاریکەراو نییە لە کاتی بۆنەکانە کاتەکانی کە توانین کات دیاریکەین بەڵام ئێستا لەبەری زۆر سەرقاڵین بڕاتە بێتە ئەم کاتێ مەدانیشتنی سە لەم کاتانە شتدا ئەدورین واش فریان ناکەویت خات و هەوار بینە سەر زیاتر دیزاین لەسەر چ پارچێکی جلی کوردیە کرێ کراسە کەوایە هێلەکە کامیان زیاتر هەندێک خانمان کەوا زیاتر لەبەری کاوا قیافەیەک و جوانی جلەکان دەرئەخا ئەوەی ئیمکانیەتەکەشی تۆزێکەمتر بێ هێلک ئەکا کەوتوت سەر ئیمکانیەتەکەش هەندێک کەسی ئیمکانەتی کەمە لە پارچێکی بچوو کاشتەکانی ئەبینێتەوە کراس ئەەکەین ئێمە کەوا ئەەکەین حتا ئەوڵ کراس و قاچەکانیشی دا ئەدورین یعنی بە تایبەتی هەموو شتەکان ئەەکەین بەڵام بەپێی ئیمکانیەتەکان فەرقەکە کێشەکە بەس ئەوەیە. بەڵێ زیاتر بۆ ئەم جەژنە چه ڕەنگێک کارتان لەسەر کردووە یان ئەو ڕنگانی بە کارتان هێناوە کامان نەبوون پڕفرۆشترینمان ئەم هێلەگە ڕەشە بوو زیاتر لە 50 عەدەدمان کردووە ئەمە بۆ ئەم جەژنە ئەم ڕەنگەش زۆر تایبەتە بۆکەوە سەوزێکی فستقی لەسەر کاڵی با بڵێن ئەم ساڵ زیاتر شینێکی کاڵ ئەم ڕەنگە زۆر تایبەتمەندێکی هەبوو زۆر ئیشی تیا کرا بەعامیش ڕەنگەکانمان کردو بەڵام وەکو ئەفزەڵێت ئەم دوو ڕەنگە ئەفزەڵێت هەبوو لەسەری هەوارخان بۆچی زیاتر ئەو دوو ڕەنگەیان هەڵبژاردووە ئەتوانم بڵێم تۆزێ چاولێکەری هەیە لە ناو ئێمەی خانمانە کە ڕەنگێک ئەبینن ئارزی ئەەکەین جوان ئەبێ دووبارەیەکی زۆری لەسەرە من پێم ناخۆشەوەە حەزەکەم دیزایانی تازە بخینە بەرچاوی خانمان بەڵام بەداخەوە کە شتێک ئەبینین هەمووی ئەوەی ئەوێتەوە ئەگینا شتێک نییە بڵم بزار ئەو ڕەنگەیانی سوێ بەس ئەوەیە ئێمە دامە مەزاندۆ بە دیزایینێکی جوان تکراری زۆر لەسەر عزیزەکەم. باشە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە دیزایانی جلوبەرگ زۆر گۆڕانکاری بەسەردا هاتبوو ئێستا خەڵک گەڕاوەتەوە سەر ئەو با بڵین دیزاینانەی پێشووتر یان ئێوەش نوێگەری ئەکەن لە جلوبەرگی کوردیە خانم گیان ئێمە نوێگەری ئەەکەین لە دیزاینەکانی سەر پارچەکانە بەڵام وەکو بابەت و بڕین و ستایلەکان هەر کۆنەکان بەکارێنین کللتورەکان بەکارین بەڵام ئەکسسواراتی تازە خینە سەری بۆی شیرینتر بێت تایبەتمەندێکی تری هەبێ ئەگینان گۆڕانکاری ناکەین لە بڕین و لە دوورینە باش ئەگەر ئەوە خۆی داوای بکات و هەوار ئەوە ڕوون بکەیتەوە جاران جلی کوردی چۆن بوو چۆن ئەدورا یان چۆن ئەبڕا گیانەکەم بەپێی ناوچەکان فەرقی ئەکرد بۆ نمونە شاری سلێمانی بەکەوا و کراسی پان و پۆڕ و فەقیانی پانەوە ناسرا بوو کۆیە بە سەڵتەی کۆی و دەستور دیزاین و سیم و چنینی خۆی هەبوو هەولێر با بڵێن کەمەری کشتێکی تیا بوو هەر ناوچێ و تایبەتمەندێکی خۆی هەیە لە کوردیا بەڵام کە کۆی کەینەوە هەر یەکەی جوانیەک و ناسکێک لە شتەکانە هەیە دەستکاری نەکراوە ئێستا حالیەن ساڵێکە بە خۆشحاڵیە گۆڕانکاریەکان زۆر کە من مۆدێلە کۆنەکان هاتوونەتەوە بەڵام هەر ناوچێ و شتی خۆی یعنی هەر یەکەی جوانێکی تیا ناتوانم بڵم کامیان لە کامیان جوانترە هەرچەندە یەکەم جار باسیەوەت کرد کە ئەمساڵ پێشوازیەکی باش کراویان خەڵک زیاتر جلوبەرگی کوردی کردووە بەڵام ئێمە زیاتر ئەزانین کە لە نەورۆزدا پێشتر بایەخ بە جلی کوردی ئەدرا بە تایبەت ئەو چەند ساڵی ڕابردوو ئێستا لە جەژنە ئاینیەکانی ژیانبۆنەکانی دیکەش چەندە بایەخ بە جلی کوردی ئەدرێت زۆرە زۆر خۆشحاڵین بە تایبەتی ئەم ساڵ من 9 ساڵم کاراکەم هیچ ساڵێ وەکو ئەم ساڵ پڕفرۆش نەبووە جلی کوردی و بابەتەکانی دروستکردنی بڕوات هەبی ئێمە چەندین پارچەمان تاجیل کردو بۆ دوای جەژن بۆ جەژنی قوربان ئەمەنە سەرەکە زۆر بوو و بە خۆشحاڵیەوە لە بازاریش هەموو دوکانێکی جلی کوردی هەمان قڕباڵخی و هەمان زۆری لەسرە یعنی مانای وایە ئەم ساڵ کوردی زیاتر دەنگیاوەتەوە زیاتر با بڵین هاتۆتەوە کایە و لە ناوچوونەکەی با بڵین هێنایەوە خات و هەوار ئەتوانین بزانین چی وای لە تۆ کرد کە ئەم پیشەیە هەڵبژێری یان دیزایانی جلی کوردی بەم شێوەیە بکەیت
گیانەکەم وەکو ئەم پیشەیە من لە ماڵی باوکی خۆمە دایکم ئەم پیشەی کردو بەڵام وەکو بۆ خۆیان زیاتر لە ماڵی ئێمە دایم ئەم کارە کراوە خوشکم خۆم دایکم بەڵام ئێمە ئێستا کردومانە بە سەرچاوی ژیان و بژێویش و هەم ئارەزۆکانی خۆشمانی تیا ئەبینینەوە ئێمە دەمێکە ئەم کاراکەین بەڵام وەکوی کە بۆ خەڵکی بکەین 9 ساڵە ئەم کارەکەین پێشتر بۆ خۆمانمان ئەکرد. باشە هۆکاری ئەو دەرکەوتنی ئێستا و بە خۆشحاڵیەوە کە ئێمە زۆربەی کارەکانی ئێوە ئەبینین بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیجەکانتان چی وای کرد کە وەکو بۆی ببێتە هاندەرێک بۆ خانمانی دیکەش کە لە بوارێکدا خۆیان ببیننەوە چی وای کرد کە ئێوە بتوانن لەم کارە سەرکەوتوو بن یان ئەوەی کە خۆتان مەبەستانە پێی بگەن گیانە ئێمە پارچێکی زۆرمان هەبوو با بڵێن ساڵانە شتێکی زۆری خۆمان هەبوو تایبەت بوون و کارمان بۆ ئەوانە ئەکرد بەڵام دووسێ پارچێکمان کەوتە بەرچاوی خانمان و بینەرانەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئیتر زۆریان لێکردین کە شتەکانمان وردە و دەبخەینە بەر چاوێن ئێمەش پێی جێکمادانە لە نەورۆزەوە هەتا ئێستا بە خۆشحاڵیەوە 36,000 کەیمان هەیە لە ماوەی تقریبا 65 ڕۆژە یعنی 36,000 کەس بینەری ئیشەکانی ئێمە زۆر خۆشحاڵین و ڕۆژانەش ئێمە بە دوو ڕۆژجارێ پارچێدا ئەبەزێنین بە سەرعی کارەکەین و دیزاینەکان نەخینە بەر چاوی خانمان ئەمە وای لێکردو زیاتر خەڵک متابعە بکە و ئەگەی لە ئیشەکانمان بێ. باشە خاتەوە لەگەڵمان بمێنیتەوە لە هەولێر هاوشێوەی خانمان پیاوانیش ڕویان لە کڕین و ئامادەکردنی جلوبەرگی کردووە کوردی کردووە پامنێری کوردستان 24 زەردەشت حەمێ لە هەولێر لەگەڵ چەند بەرگ درویەک زانیاری زیاتر دەخاتەوە. دەم باش سۆرا ئیرۆژی ئەم لە ناو بازارە لەنگێنە و بازارە لەنگێ گەلێک ناودارە لە هەولێرە پایتەخت بێگومان هەر کەسی کو بەرێ خۆدا هەولێرێ بازارە لەنگێ ناودارە ئیرۆ نها ئەم بژن دەم تەوی کو دەرەنگە لێ مەها ڕۆژیە گەلێک مالبات گەلێک گەنج بەرێ خۆدنە دوکانان مالباتن گەنجن خۆرتن ji bo nêzîkbûna dema cejnê ku çend roj cejnê ramane gelek genç yan xort berê xwedine dikanan cilan ji xwe re dirûn çê dikin saz dikin ez xwazim derbasî cem dikandarekî bim dem baş ji we re meha rojiyê meha Ramazanê li we pîroz be دەتوانانی بڵێ ئێستا جەژن نێزیک بووە خەڵک قەرباڵق چوونە بازار چوونە خەڵک دەهێت جوداهی ساڵی ڕابردوو چوونە لەخوای بەزیادی ئەو سار زۆر زۆر باش کتاب ساڵانی زۆر زۆر فەرقیە ئەو سار لە یعنی 20 ڕەمەزانی و 15 ڕەمەزان نەمانتانیا قاتماوەڕ نەکردە هیچ لەخوای بەزیادی زۆر زۆر باش و فەرقی باشە ئێوە پرسیارێکی دیکە بکەم نمونە ئێستا ئەم بژن کاتی پۆشیف حتا ساعت چەندون لێرێت بازار هەیە جمون جولیان قەرباڵق هەیە سعات یەکونی و لێرکانە هەر بازارڕێ هەر بازار قەرباڵق باشە گەلێک سپاس بووتە ئەگەر تژی کەرەمکی بوومە دەم هەبێ ئەزێ بۆتە باخم تژی بخوا کارێت دروستتر دێتکە ئەگەر مەرە بێژیم گەنج خۆرت ئەم ساڵ قەرباڵغی هەیە لە ناو بازار نمونە گەلێک کەس دەبێژن ساڵە ڕابردوو قەرباڵغی بەهتر بوو یان کێمتر بوو ئەم ساڵ چۆنە ساڵە ڕابردوو قەرباڵغی زیاتر بوو بەڵام ئەم ساڵیش بە شێوەیەکی باش گەنجەکان ڕویان لە جلی کوردی کردی بەس بۆ نرخی بەهابوون و ئارزانبوون ئەم ساڵ هیچ فەرق و جوداییەک هەیە نانە فەرق و جیازی نەکردێت نرخ وەکو ساڵی پار نرخەکان بە هەمان شێوە وەکو ساڵی پارە یعنی هیچ گرانیەک نینە بەڵام وەکو کەسێکی تا چه پەیامێکی کەسێکی کورد لە ناو هەولێرە پایتەختە چه پەیامێک بۆ ئەم ساڵ هەیە بۆ جەژنە ڕەمەزانێ و بۆ نزیکبوونەوە جەژنی ڕەمەزان جەژنە پیرۆزە لە هەموو گەلی کوردەکەم پەیام من بۆ هەموو گەلی کورد یەکگرتنە باشه گلک سپاس بوده بله سارا از در که ناو جاده اگر هفکار من شوان دیگل من عالی کار به از خوازم هندک لور که پیشان بدم شوان اگر تو دیگل من عالی کار بی از بمشم پیاسه بکم لور ما کومونانی زمان کومالبات خورد گنج چوک زاروک مزن برای خودنا دکانان جلان دکرن پیوستین جشن دکرن تایبت کو کومونانی زمان کو جشن ماه روزی یا ماه رمضان کو چند روز مانه لور که تن خلق به رنگی که قربالق برای خود ندکانن جلان دکرن و دخوازن خوش جشنی را آماده بکن و تام کارم بجن لهولی را بگشتی لهولی را پایتخت قربالقی یک مزن لپیش جشنی لناف کلانان چه بویه از ودگرم جمته بەردەوامین و جارێکی ترەگەڕینەوە سلەیمانی لای خات و هەوار دیزاینەری جلوبەرگی کوردی خات و هەوار باست لەوە کرد کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینەرێکی زۆرتان هەیە ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە گشتی چەندە هاوکاری ئێوە بۆ بۆی بتوانن
کڕیارێکی زیاتر یان ئەو کەسانەی کە ئارەزومەندی جلوبەرگی کوردین سوودی لێ ببینن بۆی کە جلوبەرگەکانتان پێیان نیشان بدەن؟ خانم گیان لە ڕاستیا تۆرە کۆمەڵایەتیەکان زۆر سوودی هەیە بەڵام ئێمە لەلایەکەوە تۆزێ با بڵێن پێمان ناخۆشە لەلایەکەوە ئەوەیە کە ئیش ئەەکەین بۆ هەندێک خانم وەری ئەگرین کە لە تاقی خۆمانە نامێنێ هەندێک خانم لێ بەحرومە بن پێمان ناخۆشە ئەمان بین ناتوانین کاریان بۆ بکەین یانی لە دوو سەرۆسەرێکی باش و سەرێکی خراپە من حەزەکەم هەموو خانمێک ئیشی بۆ بکەم و کاری بۆ بکەم بس بەداخەوە کە تواناکەمان کەمە و فریای هەمویان ناکەوین ناشتوانین دەستی کار بێنینەوە حەزەکەین HL دیزاین خۆی بە تەنیا ئیشکە خۆم و دوو کچەکەم بۆچی ناتانەوێت دەستی کاری دیکە لەگەڵتان بێ؟ ئەزیزەکەم ئەگە دەستی کار بێنینە ناوە هێنامان تێستمان کرد تەجروبەمان کرد کارەکانیان وەک خۆمان نییە خەڵکێک هەیە ئەیناسێتەوە ئەڵێ و ئیشی خۆتان نییە یا لەو کاتە لەشتان ساق نەبوو ئەم ئیشەتان کردووە نامرتاح بوون لەبەرەوە وازمان لێهێنالەوە ئیشەکەی خۆمان چونکە ئێمە لە مناڵێەوە لەگەڵی ڕاهاتوین و فێربووین تایبەتمەندیەکی هەیە ئەوە ژوای لە خەڵک کردو ڕووبکاتە ئێمە نامانوێشتی زۆر بکەین و جوان نەبێت. بەڵێ. خات و هەوار زیاترین ئەو جلوبەرگانەی کە ئێوە ئەیدورن چییە لە دەوروبەری شت پێم وابێت جلوبەرێک هەیە ئەگەر دیزایانی تایبەت هەبێت پیشانی بینەرانی بەیان ئاماژەی پێ بکەین بەچاوان ئەو جلوبەرگانی ئێمە هەمووی تای پارچە کوردیەکانە وەکو باسم کرد ئێمە کەوایەکە ئەم ساڵ کەواکان بوون بە حەوت پارچە بۆ ئێمە زۆر خراپە لە بەرەوەی کە ئیش لە حەوت پارچەیە ئەەکەین ئەمە کەوایەکی زۆر تایبەت ئەمە بە قەسە بزانیانە چنراوە بکەیتەوە خات و هەوار کەسانێکن پارچەکانی کەم و زیاد دەکەن جیاوازیەکەی چیە ئەگەر کەم و زیاد بێ؟ ئازیزەکەم ئێمە خۆمان سێ پارچە ئەەکەین بەکەوا سێ پارچەکە ئێمە سێ پارچە ئەچین ئەگەر حەوت پارچە بچین وەکووا دوو کەواونی و بچنین ئەمە زۆر زەرە لە ئێمە ئەیات و داری وا هەیە ئەگەر لە نرخی شازیایکەین ئەڵێ بۆ کەوا هەرکەوا نییە نا ئێستا بۆ نمونە سێری ئەمەکە ئەمە زۆر پانە ئەمە ئیشمان لەسەر هەموو پارچەکانی کردووە ئەمە زۆر هیلاکی ئەیە بە ئێمە قۆڵە و هەموو پارچەکان ئەگەر ئەمە سێ پارچە بێت ئەمە ئەم دیوەیەتی ئەمەها هەر پارچەیەک ئێمە سیان بکەین بەکەوا وەک لەوەی حەوت بکەین یعنی سیانەکە کەمترە بۆ ئێمە بەڵێ ئەمە ژۆک و جەنابەت داوات کرد ئەمە ئەم هێلەکانە ئەم ساڵ دروستمان کردووە هەمووی بە مورووە هیچ پولەکەی تیانە هەمووی بەردێکە بە زەمان کە هیچیان لێنێ و شتی تایبەتە هەمووی لە هەندستانەوە ئەنێرین ماوەدەکانمان بۆ بێت ئەمە جیاوازی هەیە لەگەڵ ئەو قماش و جلوبەرگانی کە لە هەندستان و وڵاتانی دیکەشەوە دێتە کوردستان کە بە ئابادەکراوی دێت هیچ جیاوازیەکی هەیە لە ڕیکوالێتیەوە؟ جیاوازی زۆرە ئەزیزم ئەوانێک کە لە هندستانەوەی هەمووی بە مەکینە چنراوە یەک تاڵی بەر ببێ هەر هەموو مرۆکان ئەڕوا ئێمە دەنک شەوانە سێریکە دائانیشین تا ئەم کاتانەش ئێمە نەخەوتوین دەنک هەر دەنکێت تۆ لەمانە ئەیبینی ئێمە دەنکێک و ئاوا ئەەکەین یعنی چەند دەنکی تیابی ئەوەنە قۆڵوشانمان لەگەڵ یەت و ئەڕوا ئێستا بۆ نمونە ئەمە کەوای خانمێکە بە ئەم دیزاینانە لابین ئەمە کەوای خانمێکە دەستمان پێ کردووە کەواکان نابێ بدوورێ ئەزیزەکەم کەواکان ئاوا بە پارچەی بۆمانیت ئێمە پارچە ئیشی تیا ئەەکەین ئەمە پلایەکێتی ئەبێ ئەم بەرەشی بێنین وەکو ئەو بەری ئاینی نەخش و ئاینی دیزاینکەین ئاینی دیزاینکەین ئەجا دەستکەین بە پشت و بە قۆڵ پێشتریش دەبێ نەخشەی بکێشین پێشتر بێ دیزاینێکی باشی بۆ بکەین دیزاینەکە بێ شەیەک دانیچین دراسی بکەین غەڵەتی تیانە بێ خوار نەبێ کێشەی نەبێ ڕەنگەکان ئەجا بین ئەو ڕەنگەی لەم بەرا هەیە ئەی هەمان ڕەنگ لەم بەریشا هەبێت وەکو هەندەسیە نەبێ ئیشی تیا بکە اینجا دوایی چنین و درومانەکەی دەست پێکات هەمووی زەنگیانێ و هەر دەرزی پێوەکردنەکەی عەزابێکە بۆ ئێمە بەڵام ئێمە خۆمان خۆشحاڵین چونکە ئەوە ئیشی خۆمانە یعنی ڕاهاتوین لەگەڵ کارەکان دوورینەکەی چۆنیە بەدەستە ئەویش دوورینی قوماشەکە دواتر بێجگە لە موروەکان بەڵێ دوورینەکانیش بەدەستە بە دوورینەکەشی بەدەستە خانمێنی ئەڵەم تۆ بیبڕا بەس بۆەوەی کە قیاسەکەت مەزبوط بێت بەرە وڵا کاتمان زۆر لێ ئەبا بەڵام بڕوات هەبێ ئێمە ئەو کاتی بۆنەکان تا چواری بانیش ناخەوین لەو سەریشەوە کاتی بۆنەکان لەو سەریشەوە شەش ئێمە بەخەبەرین چونکە ئیشەکان ئەگەروانەکەین کاتمان زۆر کەمە بەڵام ڕۆژەکانی کە کێشەمان نییە بەڵام لە بۆنەکانە ئێمە زۆر هیلاکین باشە خات و هەوار درومان بەدەست هەندێک جار دیزاینەکانیشمان زۆرن ئێستا ئەمە دیزاینەکە ئەمانە بە تابلۆ دەستمان پێکردو ئەمانە هیچتە نەهاتوو دەبەرچاوی کەس
بەڵێ ئەگەر لەگەڵ ئەوەی دیزاینەکان نیشانەدەی ئەوەشمان بۆ ڕوونکەیتەوە ئەو درومانی کە بەدەستە جیاوازی نیە لەگەڵەوەی بە مەکیناکرێن دەجار کەسێک جلەکەی بەدەست بدورێتەوە پێوەی دیارە ئایا ئەم جلە پێوەی دیار نییە کە ئەمە بەدەست دووراوە یان شێوازەکی جوان نەبێت؟ خانم گیان ئەو جلەی ئێمە بەدەستی دوورین ئەتوانی بە هەردوو دیوار لەبەریکەی ئەمەە جوان ئەی دوورین یعنی لەوانەیە هەندێک لە ئازیزان و خۆشەویستان بینەرمان بن ئەزانن ئیشەکانمان چۆنە هەندێک قماشەیە دوودیوە کە ئێمە بەدەستی دوورین بە هەردوو دیوە کار لەبەرەکرێ ئەمە نە بە وردی ئەی دوورین. بەڵێ گەر باسی ئەو شتانەی دەوروبەر لەوانەیە گەر باسی هەمووی بکەین دوسێ ڕۆژی پێ بچێ ئەوانەی کە گرنگە و تایبەت بەکاری ئێهێنن لە دیزاین و جلو بەرگ و یان ئەوەی لە دەستەوە نزیکە گەر ئاماژەیان پێ بکەین. یانەکەم ئێستا ئەمانە با بڵێن ئەمە بابەتی زەنیانەیە ئەم زەنیانانە بەکارێنین بۆ قەد و لاسکی گوڵەکان ئەمانە زۆر کاتمان لێ ئەبە زۆر وردە ئەگەر بێت و لە ئیشێک بە پولەکە بکەین هەم کولفە مادیەکەی هەرزانترە هەم کارەکەشمان زۆر 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 ڕائەپەڕێنرێ ئێمە شتانە هەمووی بە کیلۆ ئەکڕین هەمووی وەکو مەخزەنێکی بچووکمان هەیە ساڵانە کە بیدایەتی زستانیەت ئێمە پارێکی زۆر دەخەین ئەم مەوادانەوە چونکە هەنێ مەواد هەیە بۆ نمونە دەسەکەین بە ئیشەکە کاتێکە زانی لە نێوی ئیشەکە لێمان ئەبڕێ یان هەنێ هەیە خواستی زۆری لەسەر پارچەیەکەیە ئەو ڕەنگەمان لێ ئەبڕێ لەبەرەوە ئێمە ئەبێ بیدایەتی زستان هەموو مەوادەکان احتیاتی بخەین با بڵێن هەر شتەی کیلۆیە 2 کیلۆ بکڕین ئەوەش زۆرە کیلۆ 2 کیلۆ بۆ پولەکە داینیت ئەوانە ئەهێڵینەوە هەتا لێمان نەبڕێ اینجا ئێمە یەک مناسبەشمان نییە مناسبەکانمان زۆر زۆرن لە مانگی 9 بۆ مانگی 12 با بڵێن ئۆردەری سەری ساڵ وەرەگرین لە مانگی 12 بۆ مانگی 3 ئۆردەری نەورۆز وەرەگرین دواتر تا مانگی 5 تەخەڕوج وەرئەگرین دوای مانگی 5 جەژنی ڕەمەزانی پیرۆز وەرەگرین اینجا جەژنی قوربانی پیرۆز وەرەگرین دواتر سەری ساڵیەتەوە یعنی خانم گیان ئێمە هەموو کاتەکان لە کاراین. خات و هەوار ئەمە یەکەم جارە کارێکی لەو شێوەیە لە کوردستان بکرێت؟ بەدڵنیاییەوە بەپێی ئەوەی کە بە خۆشحاڵیەوە هەموو کەناڵەکان و هەموو با بڵێن بێژەران و هەموو هونەرمەندان و ئەوانەی ڕویان کردوتە ئێمە یعنی نەش بێ بە باڵێن مبالەغا ئێمە هەستەکەین کارەکەمان زۆر جیاوازە بڕوات هەبێ بۆ ئەم جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە 6 کەناڵ تقریبا 20 بێژەر و هونەرمەند بەجلی ئێمەوە دابەزی دیزاینمان بۆ کردن یعنی زۆرە ئەو با بڵێن عەدەدە زۆرە لە کەناڵەکان دابەزێت زۆر زۆرە بێجگە لە هاوڵاتی سادە و با بڵێن بێجگە لەوانی کە زیاتر هاتون ئیشیان بۆ بکەین زیاتر لە ئەعلامە ئەم شتەکانمان دەرکەوتوە ئێمە. باشە هەڵبژاردننی دیزاینەکان خۆتان هەڵیەبژێرن یان ئەو کەسانەی لەسەر خواستی خۆیان بۆی دروست دەکرێت؟ خانم گیان لە بیدایە تا ئەیان هێنا و شتەکانیان زۆر خراپ بوو بۆ نمونە قماشەکانیان هێنا لەگەڵ دیزاینەکانە ئەگونجا ئێمە زۆر هیلاکە بووین دواتر ئێمە بانگەوازێکمان کردوان خانمان هەچ کەس ئێوێ پێش ئەوەی شتەکان بدوورێ و بیکە بە بێتە لای ئێمە ڕەنگەکەی بۆ دیارەکەین بە پێی شکل و شێوە و پێست و باڵا و قیافە شتەکان ئەگۆڕێ ئەزیزەکەم ئێستا بە خۆشحاڵیەوە خانمان پێش ئەوەی بیکڕن یەنە لای ئێمە ئەڵێن سیرمان کە چیمان لێ چ ڕەنگە بێنین یان باڵا و قیافە بۆ نمونە قەڵە و زائیف وابزان فەرقی هەیە هەنێ گوڵ تایبەتە بەز ئینسانی زائیف هەنێ گوڵ تایبەتە بە ئینسانی پڕ و قەڵە و یعنی بێت تو ئەگەر لە قیافیان بێ ئەوەی قەڵەوی نەکە یان زائیفەکە ئەوەی کە زائیفەکەی پێوە دیار نەبی ئێمە لەوانە شام کێشەمان ئەوانە شێوەیە بۆ دروستکەین بێجگە لە ئەلوانەکان اینجا دوای گیانەکەم بۆ ڕەنگیش بە هەمان شێوە بۆ نمونە کەسێ لاوازە کەسێک قەڵەو بێت جیاوازی بۆ ڕەنگیش بە هەمان یان وەرزەکان بۆنەکان بە ئەکیدی من بۆ وەرزەکان گوێ نایەمێ بەڵام بۆ قەڵەوی زائیفی بۆ ڕەنگ بە ئەکیدی بە پێست ئەسمەر هەیە هەندێک ڕەنگی لێیە هەندێک ڕەنگی لێ نایە سپی پێستەر عینیشت ئەبێ ئاگامان لە ڕەنگەکان بێ ڕەنگمان لە دەموت حتا من لەسەر ڕەنگی چاو زۆر جار کارەکەم کەسێک گێت چاوی ڕەنگێکە ینی حەزەکەم ڕەنگێ بەکاربێنێ کە لەگەڵ چاویا بگونجێ یعنی ئێمە زۆر زۆر ئێحتیمام ئەوەی ئێحتیمام بە دیزاینین ئێحتیمام بە چنین ناین. باشە خات و هەوار منەمەوێ پرسیاری ئەوە بکەم لە داهاتوو بێگومان پێویستە کات پرۆژەکەتان گەورەتر بکەن بۆ پێی کە کاتەکەی زۆرە بۆی کەسێک سەرە بگرێت چونکە لەوانەیە کەسێک بیەوێ لە ناکاو بیەوە جلوبەرگێکی کوردی بدوورێ دەتانەوێت چۆن ئەم پرۆژێ فراوانتر بکەن چۆن کارەکانتان وا لێ بکەن کە هەموو کەس بتوانێت لە هەر شوێنێک بێت سوودمەند بێت لی بۆ نمونە ئەگەر ئاماژەوە بۆ بکە ئێوە تەنیا جلوبەرگی لە سلێمانی جلوبەرگ وەرەگرن دیزاینەکەن و دروستیەکەن یان لە شارەکانی دیکە و وڵاتانی دەرەوەش ئاساییە.
بە خۆشحاڵیەوە ئەوەی جلوبەرگی هەولێرەکەن هی سلێمانی ناکەین ئێمە خانمانی هەولێر زیاد لە پێویست بەشدارن لەگەڵمانە ئەوەی جلیش ئەنی ئەمە بەڵێ بە ئەکیدی ڕۆژانە من ئەگەر دەپەیوەندی هەولێرم لەگەڵ نەبێت زیاترم لەگەڵە و ئەگە شتێکیش بڵم ڕەنگە مبالەغە بێ من لێرەوە پۆستم هەیە بۆ کەنەدا بۆ ئەمریکا بۆ ئەوروپا بۆ سوید بەریتانیا هەمووی هەیە یعنی ئەیکەن قیاس ئەنێرن دوایی بە پۆست کە سوکاریان بۆیان ئەنێرێ لە هەموو شوێنەکانەوە بەشدارن لەگەڵمانە زۆر خۆشحاڵین حتا لە ڕۆژهەڵاتیشۆ ئێمە جل ئەنێرین لەگەڵ ئەوانیشا کۆنتاکتمان هەیە شتیان بۆ ئەنێرین شت حازر ئەەکەین چیان داوا کردبێ ئێمە حازرمان کردووە و سەریع ئەیشین زۆر جار ینی شتەکان لە کاتی خۆی زووتر تەواوی ئەەکەین. باشە پرسیاری ئەوەشم کرد خاتەوە واردەتانەوەی لە ئایندە پرۆژەکەتان فراوانتر بکەن یان لە کاتێکی کەمترا و جلوبەرگانە ئامادە بکەن کە خەڵک داوایەکە. خانم گیان زۆرێک لە سەرمایەدارانی هەولێریش و سلێمانیش داوایان لێ کردین شوێنێکمان بۆ بکەنەوە کە ئیشی تیا بکەین و دەستی کار بێنن بەڵام تا ئێستا ئێمە ئەو بڕیارەمان نایەوە چونکە لەوە ئەترسین HL دیزاین فەرعی لێ بێتەوە ئەمانەوەی HL دیزاین خۆی گەورە بێ خۆی دروستکە نامانەیە بچێتە ژێر دەستی سەرمایەدارێکە و مەسەلەن دوایی تر براندەکەمان بڕوا ئەوەیە کێشەکەمان چونکە براندەکەمان لە خۆمان شیرینترە لە لامان. بەڵێ لەبەر کاتی بەرنامەکە ئەگەر پامێکت هەبێت لە کۆتاییە بۆ خانمان بە تایبەت فەرموو. دەستان خۆش بێ بۆ بەرنامە جوانەکەتان سوپاسانەکە ماندوو نەبن کاتە درەنگانە ئێوە مەشغۆڵی ئەم بەرنامانن لێرە بە خانمان ئەڵێم خانمان ئێمە بە کورد ناسراوین تکاکەم با بۆنەکانمان هەمووی بەجلی کوردیەوە بە عسرە ماڵانمان بەجلی کوردوێ بەس داوامە ڕسمیەکانمان باواز لێبێنین باقیادەکەی بابیکەین بە کوردی شەندێ چنراو بێ مهمەوەی مۆرکێکی کوردەواری پێوە دیار بێ دەستان خۆش بێت تەنیا و پەیامەم هەبوو دەستان ساغ بێ. هەوار محەممەد دیزاینەری جلوبەرگی کوردی لە سلێمانی و ڕاستەوخۆ میوانمان بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونە دەستخۆش. سەرچاوازیزەکەم. لە جوولەمێرگی باکووری کوردستان لە شەوانی ڕەمەزان چالاکیە هونەریەکان زیاتر دەبن و گروپی هونەری جیاواز چالاکی جۆرەوجۆر ئەنجام دەدەن. خەڵکیش پێشوازی لەو جۆرە چالاکیانە دەکەن. هاوکات پارێزگاری جوولەمێرگ دەڵێت ئامانجیانە گروپی ڕەنگی هەکاری لە گۆڕەپانی هونەری جیهانی بناسیێنن. کۆما ڕەنگی هەکاریە چاند و هونەری گولجۆلەمێرگە کۆمەکە ناودار ئەو هونەریە ji bo meha Remezanê bernameyek darxist. Bernameya Koma Rengê Hekarî ji aliyê xelkê ve rastî eleqeyeke baş hat. Parêzgerê Colemêrgê Cüneyt Orhan Toprak girîngî da hunera vê komê û da zanîn ku ew ê ji bo danasîna Koma Rengê Hekarî ya ji bo Tirkiye û cîhanê hewil bidin. û ji bo cîhanîna vê hedefê jî çi pêwîst be ew ê bikin. Dema ez ciwanên wiha wekî zêr dibînim, dema ez dibînim wiha meyla wan li ser çandbûnerê ye, ez pê keyfxweş dibim. Ji bo pêşveçûna rengî hekarî, hedefa me danasîna liqada cîhanî ye. Ji ber ku ez jî parêzgerê vî û xelkî me, ez bi waheniyan serbilind im. Di bernameya ku coşeke mezin hat pêşwazîkirin de endamên komê jî ji eleqeya ciwanan kêfxweş bûn. Yek ji endamên Koma Rengê Hekarî Abdullah Akınlar ê dengbê jî got ku biriya vê koma hunerê dê hemû qada huneriya cîhanê erf û edetên me çand û hunera me nas bikin. Ev çand salê me ne ev sanatê me ye em gelek memnûnîn û em înayîna wê dengbêjiya me û sanatê me û îna meydanê xelkek dibînî tu em jî me jî xweniyosîn. Koma Rengê Hekarî bi lîstikên geleriyên hefterê min Tirkiye û Bakur hunera xwe pêşkêş dike. Ev koma ku girêdayî şaredariya Colemêrgê xebatan dimeşîne, ji bilî Colemêrgê li hemû Bakur û pêşbaziyan de jî li Tirkiyeyê hatiye naskirin. û ji bo pêşerojê hewl dide ku bi taybetî çand û hunera Kurdan li qada huneriya cîhanê belav bike. بینەرانی بەڕێز تەوەری هونەری ئەم شەومان لە شاری سلێمانی دەبێت لەگەڵ یەکێک لەو کەسایەتیانەی کە ماوەی ساڵانێکە کاری جواننووسی و زەخرەفەسازی دەکات ئەویش نەهرۆ قادرە و هاوکار و پامنێرمان کاروان ڕەحمان ڕاستەوخۆ لەگەڵ ئەم هونەرمەندەیە بۆ گفتوگۆکردن لەسەر کار و چالاکیەکانی کە لە ماوەکانی ڕابردوو ئەنجامی داوە کاروانم کاتت باش و فەرموو.
ڵاو لێ و لە بینەرانی کوردستان 24 ئێمە لەم پاشێوەدا و لەم کاتە لە یەکێک لە مزگەوتەکانی یەکێک لە زانکۆکانی شاری سلەیمانین کە ئیداری زانکۆکە بەسواسەوە بۆیان پێیان باش بوو تا ئەم شوێنە کە کاری نەخشەسازیەکەی تەواو بێ لە ڕووی زەخرەفەسازی جوان نووسی ناوی شوێنەکە نەهێنین کە مزگەوتەکە هیچ زانکۆیەکی شاری سلەیمانیە بۆیە ئێمەش ڕەزامەند بووین و سپاسمان کردن بۆ دەرفەتە کە لێرە ئەم شەو قساکەین سەر بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش کاری زەخرەفەسازی جوان نووسیە تا چەندە ئێستا لە هەرێمی کوردستان بایەخ بەم کارە دەدرێ و لە جی بایەخە یان نەخێر وەگەوترێ چۆن ڕۆژنامەی کاغەزی لە لێواری مەرگایە ئاوەکاری جوان نووسی و زەخرەفەسازیش مەرە و لێواری مەرگ هەنگاوی ناوە بەڵام هێشتا کەسانێک هەن کە ڕەنگە لە پەنجەی یەک دەزەکە کاگنهارۆدەوەی بۆم ڕاست بکاتەوە تێپەڕ نەکە لەم خەمەدانەوە کوردستان 24 و خەمە گشتێکی خۆی لەوارە کولتور و زمان و لە فەرهەنگ ئەوێ ئەو کەسانش بەسەر بکاتەوە کە هێشتا ئێنێ خەمێک بخۆن لەم زانکۆیم لە باگراوندی من لە پشتی ئێمە کەرەستەی کاری جوان نووسی ئەم مزگەوتە هەیە و وەکو دیکۆرێک هەردانراوە لێگەڕاوی بۆی وەکو خۆی بێت چونکە هێشتا کارەکانی ماون تاو بێک و دواتر لە ڕێی کامێراکانی کوردستان 24ەوە دیمەنی گومەزی ئەم مزگەوتێژە بین کە بە شێوازێکی جوان نووسراوە میوانی ئەم شەومان لە تەوەری هونەری بەڕێز کاک نەهرۆ قادر سلااو لێ بە کاک نەهرۆ سپاس بۆ دەرفەتە کاک نەهرۆ خۆی 41 ساڵ لە تەمەنی بەڵام 22 ساڵی بەخشیەوە بەکاری زەخرەفەسازی و جوان نووسی منەوێ بپرسم بەر لە 22 ساڵ بۆچی ئەم کارە هەڵبژارد بۆچی خولیای کاری زەخرەفەسازی و جوان نووسی فەرموو کاک نەهرۆ سلااو لێ زۆر سپاس بۆ کوردستان 24 سپاس بۆ ستاف و کارمەندانی ئەم بەرنامەیە هەموو شتێک خەمێکت بوو هەمیشە بە دوای ئەوەی کەوا بۆ تحقیقکردنی ئەو خەمانەت پێویستت بە هەوڵ و پێکۆشانە بابەتی هەڵبژاردننی ئەم هونەرە هونەرێکی ئەتوانم بڵام عریقی زۆر فراوانە کە کورد بەرمەبنای ئەساسی ئەم هونەرە گەورە عیملاقا ئەناسرێ کە بەداخەوە کە هونەرێکی لەبیر کراوە و ئەم لەم سۆنگەیەشەوە من خەمێکی 22 ساڵی خودی خۆم وەکو وەکو تاکیش ئەم کۆمەلگایە کە شەو ڕۆژ خولیای ئەوەم بوو کە ئەمە پەیوەستە بە ناسنامەیەوە ناسنامەی میلەتێکە ئەم ناسنامەیە چکە هەموو میلەتێک بە پێوەرەکانی یەکێ لە پێوەرەکانی مەسەلەی هونەرەکەیەتی هونەری جواننووسی و نەخشەسازیش یەکێکە لە ناسنامەکان کە کورتایە لە مێژووی مرۆڤایەتیەوە لە مێژووی سەدەکانی پێشووترا خزمەتێکی زۆر گەوری پێشکەشی مرۆڤایەتی سەرجە مرۆڤایەتی کردووە و بە تایبەتیش ئەو کاتانی کە کورد لە ناو بۆتەی ئیمپراتۆرە گەورەکانە تواوەتەوە بەڵام ناسنامەکەی خۆی بیر نەچۆتەوە و کەسایەتیەکان بناغەدا ڕێژەری داهێنانی ئەم هونەرە بوو زۆر باشە من لێ ناویچە لە مزگەوتەکانی بەر لەوەی قسە لەسەر وردەکاری کاری جەنابەت بکەین لە ڕووی زەخرەفەوە کاک نەرۆ زۆر لە مزگەوتەکانی شاری سلەیمانی لەوانە عەبدوڵڵا لوتفی ئەگە هەڵە نەبم و خانەقال لە پێشتر باشە کۆمەڵێک مزگەوتی دیکە ئەگەر من ئێستا ناوەکانم لە بیر نەبێ ئەوانە کاری مەسەلەی زەخرەفە و جواننووسی تیا زۆر بەبایە تەنان هاشم بەغدادی کە یەکێک بووە لە زەخرەفە سازەکان لە جواننووسە گەورەکان ئەوان هێنراون عەبدوڵڵا لوتفی هێناونی لە مزگەوتەکەی کاری بۆ بکە باشە ئێستا ئەم بای خەم ماوە بۆ ئەو خەمە ماوە بۆ ئەوی مزگەوتەکانی پێ بڕازێنرێتەوە خەڵکیش کە هاتە مزگەوتەکان بە دەرونێکی ئارامتر عیبادەت و ستایشی خۆی بکە بەڕاستی کاک کاروان ئەوە ئەگەڕێتەوە بۆ فەرهەنگ یعنی بەداخەوە من ئەم قسەیەکەم کاتوانم بابەتێکەوە مەسئولیەتێکی خۆم وەرەگرم لەو بوارەکەم قسەیەکەم چکە بەڵگەمان هەیە بازرگانی جاران بەداخەوە یعنی بازرگانێک هەر بازرگانێکی ئاسایی نەبوو بەڵکو خاوەنی فەرهەنگێک بوو یعنی لەگەڵ بازرگانێکە فەرهەنگی بینیشی چاو جوانکاری دایم بینیوە بۆ نمونە کەسێک کەسایەتێکی گەورەی وەکو عەبدوڵڵا لوتفی کاتێ بناغی مزگەوتەکەی دروستەکە لە 60ەکانە لە شاری سلێمانی ئەگەڕێ بە دوای باشترین نخبەی جواننووسی و مزەخریفی دنیای ئیسلام کە لە بەغا دانیشە هاشم بەغدادیە کە هەڵەسێ مزگەوتەکەی پێڕازێنێتەوە ئەم سەقافە بازرگانیە فەرهەنگە کە بەداخەوە ئێمە لەم سەردەمەیە بازرگانەکانمان پارەیان هەیە بەس فەرهەنگیان نییە بە داوای لێبوردنەوە ئەمە تەشیریش نییە بۆ برا بازرگان نەگرێتەوە ئەگەر بەشی تایە هێشتا ڕەنگە ئاخر زەی چۆنە ئێمە ئەگەر سەرنج بین ئەو هەموو بینا گرگن و ناشرینەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان ئێمە بەچای خۆمانەی بینین نەتایجەکانمانایەتێ زۆر باشە من دوێنێ شەوی 27 ڕەمەزان شەوی قەدر لە یەکێک لە مزگەوتەکان بۆ مزگەوتی دارسەلام ناوەکەی هێنم بۆی جەنابی شۆک و کەسێکی ئەزموندار لە بوارەیە تەقیمێ بکەی
مزگەوتێکە لە ڕووی هوەریەوە کارێکی جوانی تێکراوە ئەوەی کە چاوی ئامی بینێ بەم پرسیارەکەەوە لێ بکەم ئەڵە مزگەوتێکی ناوازەیە چاوی تۆ وەکو فەنانێک وەکو جوانوس و زەخرەفەزازێک لەو بوارێک و ئەزموندارێک مزگەوتەکەت بینیوە وەنێک باشە ئەوەی بینیوتە تا چەنە لە مەساتی هوەری تا بەکار هاتووە هیچ لە مەساتێکی هوەریتیانە هیچ بازاڕیە بۆ جوانکاری بۆ خەڵکێک کە هیچی نەبینیوە ناوی بنین بازاڕیم قسەی لەسەرمان ناکەویان من کاڵم بازاڕی بە عینوانی ئەوەی کە لە بازاڕە تۆ شمەکێکەیە ئەچی کڕیت مثلەن بۆ نمونە ئەوەی کە پێداویستی ڕۆژگار هەیە لە بازاڕە ئەو مهندیسە بەڕێزە هەستاوە وەستای گرتووە ئیشەکەی بۆ جێبەجێ کردەوە بیری لەوە نەکردوێتەوە کە ئایا لە مەساتی ئەم کارە هوەریە بگەڕێ بە دوای بۆعدە هوەریەکەیە ینی بەڵام ئەگەر وەکو بەرگریش ناک ڕەنگە هەر ئەوێش داواکاری لە ئەندازیارەکە نانە داواکاری نییە مەسەلەکە فەرهەنگە ینی ئێمە ئەبێ پێش هەموو شتێک مهندیسەکانمان بازرگانەکانمان پێش هەموو شتێک مەسەلە فەرهەنگیەکانیان لەبیر نەچێت زۆر باشە ئەسش هاوکارانم هاوکاری بەڕێزانە سەرقاڵی ئەوەیە کە گومەزەکەمان بۆ بگوێزێتەوە گەر جارێک تریش هەوڵبانی چێتەوە سەر گومەزە دوای ئەوەی ئەم پرسیارە من ئاڕاستی جەناب دەکەم بینێ ناو مزگەوتە کاک نەهرۆ لە کەیەوە تو جەنابەت کارەکەی لە ناو جوانکاری ئەم مزگەوتە و گومەزەکەی مزگەوتێکی دووقاتە کەی ئیشتان تیا کردووە و ئەتانەوێ چه هوەرێکی تا بەکاردێنن خۆی ئەم مەینە ماوەی 6 مانگە من خەریکم کە کارەکە بەڕاستی کارێکی ئێزگار زۆر گران بوو و من بە سوپاسیشەوە بۆ ئیدارەی بەڕێوەبەری ئەم مزگەوتە کە سوپاسیانەکەم کە هێشتوی کە بیر و سەقافە و کللتوریان ئەوەی هەڵگرتووە کە بتوانرێ ئێمە بخوێنەوە ئەم هوەری کە ئێمە ئێستا خەممانە و قسەی لەسەرەکەین جارێکی تر ئیحیاکەینەوە نازم لەوەردەستیان بێ گومەزەکە ئێستا ئەبۆ بینەرانیش بگوێزنەوە کاری جەنابتە جەنابەت کارەکە یان نەخێر کەسانێک لە بەدەستی جەنابتن کارکەن پێم وابێ سەختی خۆم بە تاقی تەنیا و تەنها یەک هاوکارم لەگەڵایە بۆ بەردەستی ئەژنا وەکو خۆم بە تاقی تەنیا کردومە ئیشکرد لەم گومەزە زۆر بڵێن لەگەڵ محراب بەڵێ محرابەکە بەڵێ ئەم گومەزە ئەوەی تای نووسراوە لە ئاەتەکانی قورآنی پیرۆز چ قاڵبێکی فەنی کەسانەکانەوە بیزانن قاڵبەکان هەر لە ئاەتەکەیەوە کە سەیرەکەی ئەمە تابلۆی بەناوبانگی کورد حامید ئامێدیە حامد ئامێدی کە کۆتا جواننووسەکانی سەردەمی عوسمانیە کە لە ساڵی 1970 لە 94 ساڵیە وفاتی کردو ئەم تابلۆی کە نووسیوە ساڵی 1970 کە بە تەوقع هیجریەکەشی وەکو خۆی من نووسیومەتەوە 1379ە کاکاتە تروپکی تابلۆکەمان کە لەسەرەوەیە کە ئەمە بۆ جامیعەی ئەکسەرای نووسیوە کە ئێستا ئەم تابلۆیە لە مۆزەخانەی ئەستەمبوڵە بای 8 ملیۆن دۆلارە قیمەتی هوەریەکەی ئەو تابلۆی کە بڵێن لەسەری گومەزی ئەم مزگەوتەیە بای 8 ملیۆن دۆلارە وەکو قیمەتە هوەریەکەی من هاتوو محاکاتم کردوەوە جارێکی تر ئەمەم نووسیوەتەوە وەکو خۆی ئەم ئەمانەتە فەنیەم کە ئێرە لە ئاییندا ئێمە بە ئیش بۆ ئایندە بکەین کە دوای 20 ساڵی کە لەمحەیەکی هوەری هاتە ئەم مزگەوتەوە بزانرێت کە ئەم تابلۆیەکی بەهادارە هێنراوەتیان نووسراوە باشە تەنها تابلۆی حامید ئامێدی ئەمە کووردە بەڵام چکا من کوردەکان بەکارێنم هەچی خەتاتی ئێرەیە کە بەکارمێناوە هەمووی لە مەساتی کوردن یعنی هیچ خەتاتێکی تابلۆیی هاشم بەغدادی نهێناوە نەخێر نەمهێناوە نەمهێناوە بۆ لەبەرەوە ئێمە خەتاتی زۆر باشمانەیە بەدوای ئەوە ئەگەر سێری تابلۆی دووەم کەی ئەو حاشیە سەوزەی کە لە پشتەوەیە هی کاک ئەحمەد سەعیدە خەتاتی بەناوبانگی شاری سلێمانی کە یەکێکە لە کۆنتری خەتاتەکانی سلێمانی حاشیە سەوزەکە کە قەد ئەفلەح المؤمنون کە حتا هەڵبژاردننی ڕەنگە سەوزەکەش بابەتێکی فەنیە ڕەنگی سەوزمان هەڵبژاردووە لەگەڵ ڕەنگی سپیە کە بابەتێکی هوەریە ئاەتەکەش بوعدی ئاەتەکەش باسی فەلاح و سەرکەوتنەکە کە خوای گەورە ئیمانداران چه ئیماندارێ سەرکەوتون ئەوانن کەچی پابندن بەو پرەنسیپەکان کە ئاەتەکە خۆی تەواویەکە بەڵام هاتوین بە گراوندێکی سەوزمان بۆ دانەوە کە باگراوندی سەوز ینی ئەحیا ینی بنیادێک واتە هەموو بەکارهێنانی ڕەنگەکانیش بۆعدێکی هەم قورئانی هەیە هەم پەیوەستە بە نەسی ئاەتەکە و زائیدەن ئێمە بابەتە زمانی و کولتوریەکەمان بیر نەچۆتەوە کە باشترین خەتاتی کورد لێرە من توانیمە جارێکیکە محاکاتی کەمەوە کە بە خۆشحاڵیەوە دەوری کاک ئەحمەد سەعید لەم کارانە من بەرز دەنرخێنم کە دەست و پەنجەی و فکر و هیزری خۆی کردەوە و هاتە پێشەوە بۆ هاوکاری من و توانیمانە جارێکی تر ئیحیای ئەو مەسەلەکەینەوە کە هەروەها تابلۆی خواریشەوە هەر هەم خەتی کاک ئەحمەدە
بە ڕێز و سپاسەوە کە بەشی خواری وشەوە هەر خۆم بڕیارمدا لەو مەسلەیە دەست و پەنجەی سلێمانی پێوە دیار بێ اینجا ئەوشمان بیر نەچێ بۆ ناو میحرابەکەش تەکلیفێکی گەورەم لە خەتاتی بەناوبانگی هەرێمی کوردستان کاک عەبدوڕەحمان ئەربیلی کە خەتی ئەوەم بەکارهێناوەم بیر نەچێت بەڵێ فەوەل وەجهەکە شەطر المەسجد الحرام کە ئەوە خەتی ئەوە بەڵێ کاک ئەحمەد ئەربیلیە بەڵێ ئەوەمان بیر نەچێ من شارچێتی ناکەم بە عینوانەوەی کەوە هەموو بۆعدەکانەوە بەڵام سلێمانی بە ناسنامەکەی کە مزگەوتەکە لە سلێمانیە ئەبێ پشکی شێر بە بەرامبەر هونەرمەندەکانی کەوێ بەڵام لەگە بۆعدە فکری و زمانەوانیەکەشیا ئیشمان لەسەرەوە کردووە کە خەتاتی بەناوبانگی کورد لەسەر ئاستی جیهانیش کاک ئەحمەد ئەربیلیە بە ڕێز و سپاسەوە کە ئەویش ئەو تابلۆی پێشەش کردەوە من جارێکی تر توانیومە بیبڕمە باڵای ئەو شوێنە زۆر باشە کاک نەرۆ ئیشکردن لە میحرابەکەیان ماوە بەڵێ بڵێ ئێستا لە ئیشکردنین چکە زۆری ماوە کەرەستەکانیشت هەر لە شوێنی خۆی بمێنێ بۆی ئیشی تاکرێت لۆکەشنێک ماهەڵبژاردۆکە ئارەوەڵا حتمما شوێنی کارکردنە شەش مانگە خەریکی چەند مانگی دیکەت ماوە بەر لەوەی پرسیاری وڵاتەکەم لەسەر مانگێکی کە ئیشەڵا دوای هەر مانگێکمان ماوە کە ئیشی محرابەکەشی تەواوە بێت چکە ئێمە بیرمان نەچێ ئەم دوو پایە دوو زەخرەفەی سوڵتانیە کاتوانم بڵم فەرشیەکی زۆر جوانە لە دنیای زەخرەفە و ئەنتیکەیە چکە بیرمان نەچێ ئەمە هونەرە ئەبێ بەشێکی ئەنتیکەی بێ یعنی هونەرێکە ئەبێ تەواو ڕاقی بن زۆر باش ئەم هونەرە ڕاقیە بەشێکی ئەنتیکە بێ ئەم زەحمەتێکە لە کاری جەنابتانە لێرە بینیمان و دواتریش هەر لە دیمەنەکانی تریبینن وای نەکردووە ئەوە وا بکاکە هونەرەکە تا ڕەتێک فەرامۆش بکرێ زەحمەتی ئیشکردن تایە ینی بۆ بازرگانێک دەستی زۆر بگرێ مزگەوتەکەی درەنگ تاوا ببێ بە گریمانە مساکرێ یان بۆ کەسێک لە ڕووی تێچوو کولفەوە تی بچێکە وا بیر بکاتەوە ئەمە وای کردووە کە بڵێن ئەم هونەرە تا ڕادەیەک فەرامۆش بکرێ پەراوێز بخرێ نا پەراوێزەکە لەلایەن خودی ئالەتی کارەکەەوە نیە ئەوەنەی بەقەدەر پەیوەندی بە فەرهەنگەکەوەیە کاتێک بۆ نمونە بازرگانێکی بەڕێز توانادارێک هەڵستا مزگەوتێک دروستەکە یەکەم ئەبێ جارە پێش هەموو شتێک ئەو فەرهەنگەی هەبێ کە ئەبێ ئەمەی بێتە خزمەتێک بچێتە ناو خزمەتی دنیای تەلارسازی و نەخشەسازی و جوانکاری و ئەنتیکەییەوە کە بەڕاستی منچکە ئێمە کراوینەوە بە ڕووی جیهانە ئێمە بیرمان نەچێ گەشتیارێکی زۆر ڕووە کاتە شاری ئێمە بەڵام ئایا بیناکانمان ئێمە ئامادە کراوە بەپێی ئەوەی کەوا ئێمە ئەم شارە بەرینە شارێکی گەشتیاریەوە کە بەڕاستی مەکە ئەواتوانم بڵم زۆر بەداخەوە من زۆر بێ ئەمەلم لەو بوارە ینی وەکو پێگەی شارێکی گەشتیاریە بێ مزگەوتەکانی شێڕاقی هونەری بن زۆر هونەری بن وێنەی بگرن بەڵێ یەکێکە لەوانەی کە الحەمدوللا توانیمانە ئەم هونەرە جارێکی تر زەوق و سەلیقەی خەڵکی ڕاکێشینەوە کە ئامادەیە بێتە سەرەوە ڕسمی بگرێ بڵاوی کاتەوە و بەشدار بێ لەم خزمەتە ئەمەش عمقی ئیشەکەمانە زۆر باشە کاک نەرۆ ئەوەی کە هەیە تا چەنە بڵین من لە دەستپێکی ئەم تەوەرە هونەریە باسمان لەوە کرد کە چۆن ڕۆژنامەی کاغەزی لە لێواری مەرگایە ڕۆژنامەی ئاوێنەمان بینی لە چەند ڕۆژ و بڵێن هەفتەی ڕابردوو داخرا ڕۆژنامەکانی دیکەش وەگە وترێ فرۆشیان کەمە تا چەنە ئەم کارە هونەریەش هەمان حسابی بۆ کرێ یان نەخێر ئەبێ زیندوو بکرێتەوە بەدەست و پەنجە لە مەساتی کەسانی کۆکویەوە من کە کاروانندایمە هونەرەم ناوە لیرەی ئاڵتون هیچ کاتێ لیرەی ئاڵتون هیچ کاتێک کۆ نەبێ هیچ کاتێک کۆ نابێت بە پێی زەمن هەر ئاڵتونە لە مێژووی لەوەتی مرۆڤ دروست بۆ ئاڵتونی ژەیە ئاڵتونیش هەتا دوای ئێمەش و ئەو ئەجێلانەژێتەوە ئاڵتون هەر ئاڵتونە ئەم هونەرەش بابەتێک وەکو ئاڵتون وایە ئەوەی کە پەراوێز خراوە بەڕاستی داغمەزینی ئاستی وشیاری خەڵکە چۆن ئەم هۆشیاری زیاد بکەین لە سەرەتای ئەم تەوەرەوە جەناب بەس لەو فەرەنگاکەی کە لە حوازە ئەو هۆشیارێکە کەمە چۆن هۆشیارەکە زیاد بکرێت ئەمە گەڕانەوەی زەوقە بۆ تاک ینی زەوق و سەلیقە شتی جوان بگەڕێنینەوە کاکە ئێمە بەردەوام هەر لە مناڵیشمانەوە ئێمە ڕەنگی ناشرین نەبینیم یعنی ئەم مزگەوتانەی کە چەند وەختە دروست دەکرێت کام مزگەوتەیەک هەیە کە تۆ دانیشی توانات هەیە دەقەت یادانیشی تووشی ئیحباڵێکی زۆر خراپەبی ڕەنگەکانی زۆر تێکدەیە بۆ چکە وا دروست نەکراوە جان بە هەستی و جوانکاریەکە ئیحیاکە بۆی ئەو زەوق و سەلیقەیە بژێڕینەوە بۆی ئەو فەرهەنگە تۆخێن لای تاچی کورد
کە وەک جەناب باسەکەی لای نەماوە چیتان کردووە کارت کردو بۆی گروپی بەڵێ لەوانە خەمی ئەومان خواستەوە وەکو کۆبینەتۆ لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی بەڕێزی ئەم شارە گروی جواننووسانمان دروستکرۆ گروی جواننووسانی سلێمانی کە یەکێک لە کار گرۆی جواننووسانی سلێمانی کە ئەم گرۆیە زیاتر لە سەر و هەفتا نەفەر بەس ئێمە جوان نووسمان هەیە نا بەشێکی ئەساسی ئەزموندارە باقێکی قوتابیە یعنی خوێنکارە لەو بوارایە ئیش و هەدەفی گرۆکە چییە؟ جارێکی تر ئیحیاکردنەوەی ئەم هونەرەیە لە ڕیچیەوە لە ڕێکردنەوەی خولەکانیەوە کە ئێمە هەموو ساڵێک خولی حتا خۆبەخشمانەیە بە خۆبەخشی ئەم گروها ئامادەیە لە ڕێی جاتر ئیحیاکردنەوەی ئەم هونەرە بە خۆبەخشی خولەکانی پێشش کردووە زۆر باشە کاگنەرۆ ئەوەی کە هەیە باسمان لەوە کرد تا چەنە تەکنۆلۆژیا بنمونە ئەو چاپانەی کە هاتوون فلێکسی جۆراجۆر ڕائکێشێ وەک ئەوترێ بەشێک لە دیواری مزگەوتەکان ئەکرێ بە نەزانم چۆن جەناب تعبیرێکم بۆ بکە بە شێوازی دیکە بڕازێنرێتەوە بەدەر لە مەسەلەی جواننووسی و زەفرەفەسازی وای کردو ئەم کارە وڵی خۆی ئەمە تەکنۆلۆژیایە شتێکی حەدی دووسەرە وەکو چاقۆیە گوایە ئەتوانی کاری چاشیشی پێ توانی کاری خراپیشی پێ بکەیت یەکەم ئەم تەکنۆلۆژیا بۆ ئیشی ئێمەی ئاسان کردووە لەبەرەوەی ئیشی ئێمەی بردوێتە پێشەوە کە ئێمە بتوانین پێویستمان پێبێ لە ناحی هونەریەکەەوە بەکاری بێنین بەڵام بە دیوەکەی کەیە ئەو بە بازارکردنە ئەو پێداویستی ڕۆژانی خەڵک کە ئەمڕۆ خەڵک پەلەیەتی پێداویستیەکانی جێبەجێەکەی ئەوەنە زیاتر پڕکردنەوەی پێداویستیە ڕۆژانەکەی خەڵکی ئەنجام ماوە بۆیە چی دروست کردووە بێزەوقی دروست کردووە ئەم بێزەوقی و بێسەلیقەیەش هەر ئەبینین لە خودی خۆمانە لە هەڵمەتی هەڵمژاردنەکانە ئەم هەموو شارە ناشری نەکرێ ئەم هەموو ڕێکخراوی ژینگە پارێزی هاواری لێ بەرزبووەوە کاکە مەنزەری شارتان ناشرین کرد ئەوە ئەساسی ئەوەیە کە ئەمە بەرمەبنای هونەر نییە ئەوانی دیمەنانی کە ئەیبینی جەنابتان بە جواننووسی خۆتان نووسیتانە تەنها لە مەساتی فڵچەیە بەکاریەت و ڕەنگە ئەمە هەمووی فڵچیتیایە نانە ئەمانە هەمووی بە فڵچە کراوە ئەمە هەمووی بەدەست کراوە ئەمە هەمووی بەدەست کراوە هەر هەمووشی بە ئەندازایی کراوە یعنی تۆ ئەگەر سەرنج بی هەر بەشێک لەم سەرنجیان سێریکە یعنی هەر بەشێک لەم بەشانەی کە کراوە حسابی هەندەسی بۆ کراوە پێوانەی ئەندازایی بۆ کراوە وەکو خەیاتەیەک وایە قوماشێک هێنراوە بە باڵای ئەو شوێنە بڕاوە باشە ناوی کۆمەڵی کەسانمان برد محەممەد ئەربیلی ئەحمەد ئەربیلی و کۆمەڵی کەسانی دیکە ئەمانە کە توشتەکانی لێوەرەگری دووبارە ئەنووسێتەوە وەک کۆپیەک سێرەکەی یان نەخێر ئبداعاتی خۆت هەیە نا تەنها ئیبداع لە جێبەجێکردنەکەیە ئەژنا من تابلۆکە یەکەم جارە پێش هەموو شتێک توانیمە تابلۆکەی خۆی ئەتوانم ئاگەر نەڵم 100% لە نزی خۆی بەس لە 199 توانیمە ئەو لەمحە ئەو چکا و نووسینە لەوانەیە نووسینێکی بچووکە من هێناومە لە بوقعێکی گەورە جێبەجەم کردووە کە ناحیە هونەریەکەی لە دەستنەی کە تۆ هاتی چۆن لە نسخە ئەسڵێکەیە دیوتە لە گەورەکردن و لە مەساحەکەش هەمان ئەو ڕۆحە پارێزراوە باشە ئەو بۆ یاخانە ئەو ڕەنگانە کە بینەرەی ژەگەڵمانە ئێستا دیمەنەکان ببینن لەکوێ بۆیاغەکان ئەمێنیت تا چنێک ئەمێنێتەوە ئەمە من هەتا 50 ساڵ هیچ کێشەیەشی نییە سەبیعەت بەڵێ ئەمە بۆیاخی ئەکلیلیکە شەریکەی دیدیبی فەڕەنسیم هەڵبژاردووە کە باشترین جۆری ڕەنگی تەزهیب و ڕسمە دروستیەکە بەرگەی گەرمە و سەرماش ئەگرێ ئەمەی کە لێرایە بۆ ناو خۆیە چکات بۆ دەرەوە ئەمە ئیشی دەرەوە بابەتی کەیە یەکێک لە تەبیعەتی ئەم بۆ یاخە ئەوەیە کە تۆز ناگێت ئێستا لێرە بیکە بە تەپ و تۆزێکی ئێجگار فراوان ئەمەنە تۆز ناگرێتە خۆی ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکان واتە گەڕاوم لە بەکارهێنانی بۆ یاخیشە ناحیە هونەریەکەیم پاراستەوە بەکارم نهێناوە ئەو بۆ یاخی دەرگا و پەنجەری کە ڕۆژانە خەڵک پێداویستی خۆی پێپڕکاتەوە لەم ئیشا بەکار ناتەوە چکە ئەمە بابەتێکی هونەرە پەیوەندی بەهینەوە نییە لەبەرەوە ئەوە حتا بوعدە هونەریەکەشمە لەوە پاراستووە جۆری بەکارهێنانی بۆ یاخەکەش بۆ یاخێکی تایبەتمەندە زۆر باشە
گروهی جوانوسیتان هەیە زۆر کەسی ژەڵێ خۆشنووس فەرقی ینی جیاوازی نێوان جواننووس و خۆشنووس چی ئەو بینیان ئەرز و ئاسمانە نیسا هەر لە ڕووی لوغەییەوە ئەگەر من سێری بابەتێکی ئەمەی کە ئێستا بینەرانیش بە سپاسەوە سێریەکەن و کاتیان ناوە بە ئێمە سپاسیش بۆ کوردستان 24 کە ئەم کاتە گرنگەیە هەڵبژاردووە سەرنج بەی دایم ئێمە جوانیە بینین خۆشی نابینین خۆش بۆ شتێکەکرێت تامەکرێت ناڵێ من ئەڵێ ئەم تابلۆیە جوان نووسراوە ناڵێ خۆش نووسراوە بۆیە حتا لە ڕووی لوغەییەکەشەوە زۆر بە خراپی هاتەتە ناوکرد خۆش بۆ تامە یعنی سا تۆ شەربەتێکە خۆی تۆڵێ بەخوا خۆش بۆم شەربەتە ناڵێ جوان بوو ئەمە بۆ جوانیە ئەم کاری ئێمە کاری جوانیە جوانکردنی ئێرەیە خۆشکردنی ئێرە نییە ئێرە جوانەکەن جوانەکەن ئەوە یەکێکە لە جارێکی کە ئەم گرۆهە ئەیەوێت ئەم سەقافە کولتوریە فراوانە جارێکی تر کە بە زۆر بە خەڵەتی هاتۆتە ناو کللتوری ئێمەوە بیسەڕینەوە چاکیشیکەین زۆر کەسی یەکێ بێکێگەڵێ چۆنی دیان سلااو لێ بڵێ یاخوا خۆش بیت ئەو خۆش بیتم بەستی باش بیت یعنی بەڵام ئەمەی ئێمە جوانیە خۆشی نییە زۆر باشە زانکۆکانی هەرێمی کوردستان تا چەنە بایەخ بە مەسەلەی جواننووسی و کاری زەخرەفەساسی ئەوە جارێکی کار ئەم گەڕێنیتەوە بۆ دنیای ڕەشبینیە کە بەداخەوە زۆر ڕەشبینم بەڵام ڕەشبینێکی ئەمانە بەڕاستی زانکۆ یعنی منبعی معالم یعنی پێشکەشکردنی ئەو جوانیەی جارێکی تر بە کۆمەڵگا چکە زانکۆ یەکێک لە دەورەکانی چییە خزمەتکردنی بواری فەرهەنگە و زانستە و لەگەڵ یا کللتورە یعنی کللتوری ئێمەش بەڕاستی مزگە و یەکێکە لە بابەتە کللتوریەکان کە ئێمە لەگەڵ کووردە هاوپێچە و سپاس بۆ ئەم زانکۆیش کە یەکێک لە معالیمەکانی زیینوکردنەوەی ئەو بابەتە کللتوریانە ئەچمۆ سەر ڕەنگەکانیژەکە دواتریش زانە هاوکانە بێوێ باس بۆ منە لە بەشێکی دیکە ئەم مزگەوتە بکەین باشە لە بەشی دیکە مزگەوتە کە دواتر دیمەنەکانی پیشانەیرێ تاو تەنها محرابەکە لە جەنا بداوەکراوە لەگەڵ بوومەزەکە بۆچی ئەوان تریان تاوا نەکرد هۆکار چیانی وڵی هۆکار لەبەرکاری گەڕێتەوە بۆ مەسلەی کەمی کولفە کولفەی ئیدارەی ئەم ئیشەیە دیارەوانیش خۆیان لە وسعەتیان ئەمە لە بەگراوندی میش دیار بێەوە نێزانە باشە دیارە لە بەگراوندی میش کە ئەم لایە ئێستا گەچە و هیچێکی کەی نییە ئەکرا مەسەلەن ئەمە هەمووی تەکمیلە بکرێتە یەک پاکێز بەڵام دیتر دیارە ئەمانیش وسعەت و توانایان ئەمە نەبووە ئێمەش بەقەت وسعەت و توانای ئەم ئیشە هاتوین کارەکانمان کردووە شانم بڵێ مەگەر لێبڕانانی خۆمان نەبووایە حتا بڕی ئەم پارێش کە بۆ ئەم پرۆژەیە دانراوە ئەگەر بیرمان لە ناحی جانبە پاری و مادیەکە کردی لەوانەیە ئەم شتە لەدایک نەبووایە چونکە لێبڕاوی وازمان لە مەسەلە مادیەکانی هێناوە وتومانە ئەمانەیە شتێک پێشەشکەی زانکۆکانە بچی بکەن ئەم زانکۆی کە لێری ناوەکەی نایێنین ڕێکەوتنێکمان هەیە زۆر باشە بایەخی بەم مەسەلە فەرهەنگیەیەوە چی بکە لە ناو خۆیان بەشێک بکاتەوە بەشێکی وای نییە مناگە دەریانە کۆلێژێکی وای نییە چی بکات بۆی بەش و کۆلێژێکی وا هەبێ وایە دوای پرسیارێکی تریش ماوە و دوسێ دەقەشمان ماوە زۆر سپاس وڵا زۆر شتەکرێت مەسەڵەن بۆ نمونە تویتە ناو زانکۆکانەوە تابلۆیەکی جوانی هونەری زەخرەفە نابینی کە ئەمە حیایەکی جوانە لەگەڵ سەوزای یەک تێکەڵاوی کاتەوە خۆ تابلۆیەکی وا لە ناو زانکۆیەکە بۆ زانکۆیەک چییە؟ لە هەولێر دووهۆک تا چەندە بایەخ بەم کارن وڵات دراوە برادەر و هاوڕێتان هەیە زۆر کەم ینی شەکە کەمە و لە هەرێمی کوردستان کێشەکە لەوایە ئەمەش ئەم ئیشەش بە بازاڕی کراوە هەر کاتێک کە بە بازاڕی کرا ڕۆحە هونەریەکەی لە دەستەیە ئەم کاتەن ئەم ئیشە نابێ بە بازاڕی کرێ ئەمە بابەتێکە پەیوەستە بە هونەرەوە ئەبێ 100% خۆتی بۆ تەرخانکەی بۆ هونەر بۆ جوانی من ئێستا هەر کەسێکی ئەکادیمی بێتە ئێرەوە هەموو جانبەکانی لێک باتەوە هەمووی بابەتێکی ئەکادیمی سەرف هونەریە زۆر باشە کە ئیشی کوێتە بەردەست جەنابەت نەخشەکەی نەبەردەستەوە نەبەرەوە جەنابیشی جاریتر نەخشی بۆ کێشی لە ڕۆهونەریەکە ئەو دەکەن من ئەو تەنها ئەندازەیەکەمێنێ من هەڵەستم بە دانانی سکێچ بۆی هەڵبژاردننی ڕنگ و چی باشە بۆ ئەو شوێنە ڕنگ پرسیارێک ئەگە دەتری زانە هەر هاوکار بێ لەم گومەزەیە کە بابن زۆر ڕخەمە سەر چووکە جارە لە کامێراکە دێرم ڕەنگەکان کە ئەبینین سەوس هەیە شین هەیە سوور هەیە وانە ئەم ڕەنگانە تا چەنە بە تەنسیقدانراوە ئەمە تەنسیقدانراوە لەبەر ئەوەی من لەم ئیشا دوو مەدرسەم بەکارهێناوە
بەداخەوە مەدرسەی ئێرە فارسی کە زەغرەفەی سەرەوە مەدرسەی فارسیە دووەمیان ئەوەی کە بەکارم هێناوە تورکە چی بکەین ینی من ئەوەی کەی لە بەردەستمایە ئەوە بەکارهێناوە لەم دوو کللتورە ئەو ڕنگانی کە تایە ملاقی ئیشەکەن بریتە لە ڕەنگی شینێکی چویتی لەگەڵ زەرد پرتەقاڵی لەگەڵ سەوز و ئەمانەش پەیوەستن بە سەقافە ئیسلامیەکەوە چکە ژیاری ئیسلامی زیاتر لەم ڕنگانە خۆی بینیوەتەوە چکە ڕەنگێکین پەیوەستە بە ژیانەوە کاگنەرۆ دەستەکانت خۆش بێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ پاسی ناوێ ئەمە کاتێکی زێڕینە لە هەموو عمرما جارێکی تر بە شانازیەوە باسیەکەم کە لەم شەوانی درەنگە کەناڵی کوردی خەمی کللتوریەتی بەڕاستی جێگەی دەست سپاسیانەکەم بەڕاستی لەم کاتەیە خەمی هوەریانە من ڕەشبینیەکەم بەشێک لا بەمەوە کە دڵخۆشم کە خۆری پێشکەوتن و ئایندەسازی بۆ وڵاتە و دەوڵەت بوونمان نەتیجەیەکێ بێت پامی کۆتایشت گەیان منیستم دەکەم کە بەشێک لە ڕژبینەکەشت لابێت ئەرکی خۆمانە بێگومان زۆر زۆر سپاس بۆ دەرفەتەکەت ئێمەش دڵخۆش بین بێگومان بینەرانیش کە بینیانە دڵنیان بۆ لە کۆنتترۆلیژەوە پێم بەڵێن ئەڵێن کارێکی جوان بووتەنانت کاتەکەشیان درێژ کردەوە هەر 5 دقەیەک زیاتر سپاس بۆ جەنابیشت بۆ قسە جوانەکانت کاکنەرۆ دەسوپەنجەت خۆش بێت لە ئفتتاحیشە بێگومان ئەیبینین کەوا ڕێکەوتی لەگەڵ زانکۆوتیان لە تاوابوونە چارێک تر کوردستان 24 بێتەوە دیمەنە جوانەکان بە وردی پیشانی بین و ئەکادیمیانە زۆر زۆر سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست نارۆ قادر زەخرافەساز و جواننووس بەم کاتی پاشێوە جەنابیش پاشێوە نەکردو زۆر زۆر سپاس دەکەم سارە من گەڕێمەوە بۆ لای ئێوە سپاس کاروان بۆ تۆ بۆ میوانەکەت بەڕێزان پاشیفتان پێشکەشکرا بۆ هیوایی کە پرۆگرامی ئەم شەومان جێگای سوودی هەموو لایەکتان بوو بێ تاوەکو بەرنامەیەکی تر و دێنەوەلاتان کاتێکی خۆش بۆ هەمووتان قاتان دەکەم.